بسم الله الرحمن الرحيم. تاوی سپاس ستایش بەخوای گەورە وصلى الله على أو بحر نور علم وعرفانه كدرك غوريناك غير علم الله سبحانه وصلى الله على أو ذات باكي قدسي آياته كأخلاقي بسنديدي جنابي حي منانه وصلى الله على أو حزرتي صاحب كمالاته كأعلى معجزي قرباني بمن نور قرآنه عزيزان خوشويستان لا شوێنی کەم دنیادان داوام لە خۆیان کە باش نبن بەڵکو زۆر باش بن. سڵاو و ڕەحمەت و بەرەکەتی خواتان بەسەرا بڕژێ. ئومیدوارم کە ئەمڕۆ ئەم شەوتان لە هەموو شەوەکان ڕۆژەکانی ژیانتان باشتر بێ. خی گەورە کە یارمەتی داوین کە بگەینە ئەم دەقە و ئەم سەعاتە لە تەمەنمانە کاتێکە کە مرۆڤ بەتوانێ خۆی باشترکە یاخود بڕیاری تەوبە بدە یاخود بڕیارێکی گرنگدا لە ژیانێ. عەرەب قسەیەکی جوانێ ئەڵێ في البدء كانت كلمة لە سەرەتا تەنها وشەیەک جاری وایە تەنها وشەیەک زۆر کاریگەریەکە لەسەر ئەو بڕیارانەی کە ئێمە کەڵەکەمان کردو وشەیەکە ئاگر لە هەموویەدا. ئینگلیز ئەڵێ start with why لەگەڵ بۆچی دەست پێ بکە. بۆچی من لە ئێستاە؟ بۆچی خوێنم؟ بۆچی ئەمێ باش بم؟ بۆچی ئەمێ خراپ بم؟ کەواتە وشەیەک زۆر کاریگەرە. جاروێ وشەیەک ئینسان زۆر بەدبەختەکە زێر جاروێ وشەیەک زۆر بەختەوەریەکە. جاری وایە بۆچیەک هەموو ئەو حاڵەتە دەرونیانەی قوبوڵی کردووە ساڵانێکە ئێستا دەسەکە بە چارەسەرکردنی. بۆچی من لەگەڵە مامێنمەوە؟ بۆچی من هاوڕەتی ئەم کەسەکەم؟ بۆچی من ئەم سیفەتم هەیە؟ بۆچی خۆم قبول نییە؟ بۆچی خۆم خۆشە؟ بۆچی خۆم خۆش نایە؟ بۆچی مێشکم خراپە؟ بۆچی مێشکم باش؟ هەموو ئەمانە زیزانم لە وشەیەک یاخود لە بۆچیەکەوە دەست پێکە کە گرنگە بەمان. وەڕاستی مرۆڤی ئێستا زیزانم ئەرکی لەسەر و بەرپرسیارەتی لەسرە. ئەو ئەرک و بەرپرسیارەتی کە لەسەر منە لەسەر شانی جەنابیشت. ئەرک و بەرپرسیارەتی مرۆڤ لەوەیە کە خوای گەورە تەمەنێکی پێدا ئەوەی خزمەتێک بکە بە گۆی زەوی و ئەو خزمەتە بێ لە خۆیەوە دەست پێ بکە دڵ و دەرونی باش و باشتر کاتەوە چیزانم. شاعر ئەڵێ وەقیمەة المەڕئی ما قەد کانە یحسینه بەڕاستی بەها و نرخی مرۆڤ بەو شتەیە کە بە جوانی ئەیزانێ والجاهلون لأهل العلم أعداء نەزانەکان دژی ئەهلی زانەکان. ئەڵێ ئەو شتەی کە تۆ بە جوانی ئەیزانی تیا سەرکەوتووە بی بەڵام ئەو شتێک کە عاشقیت بەڕاستی توانی داهێنانی تیا بکەی. هەر ئینسانێک عاشقی ئەوە بێت کە بتوانێت خزمەتێ بکات توانێت داهێنانێ بکە. ئەڵە زۆربەی کەسم سەرکەوتووەکان لە ژیانیانە ئەوە نەبوونە کەسێکی کامڵ و تەواو بن لە ژیانیانە بەڵکو مرۆڤانێکن هەستیان بە نەقسێ کردووە لە ژیانیانە هەستیان بە نەقسێ کردووە لە مێشکیانە لە دەرونیانە. ئەم نەقسە وای کردووە ئەم بۆ پڕکردنەوەی شتانێک بە کە نەکرابێ. جاری وا هەیە نووسەر و ئەدیبێکە بینی شاکارێکی زۆر جوانە نووسێت تۆ ئاستەکەیم کەسە لەدایک بۆ بە شاکار و بە جوانیە نایێت بەڵام وانە ڕەنگە ئەو خەمێک لە ماڵەوای لێ کردبێ ڕەنگە لە قوتابخانە زۆر کەم حساب بۆ نەکردو بێ و دەرەجێکەم بۆ بێ ڕەنگە لە ئیشەکەی دەیان جار فەشەلی زۆر ئەوەی هێنابێ. ئەم نەقسانە جاری وای کەسێکی خەمۆک بووە جاری وای کەسێکی شەرمن بووە جارێکی کەسێک گرنگە هەریکێمان گرفتێکمان هەیە بەڵام ئەڵێ و ئینسانی کە گرفتەکەی خۆیە دۆزێتەوە و ئەزانێ من نەقسەتیایە. ئەم نەقسە بۆ پڕکردنەوەی زۆر شتەکە بۆیە ئەڵێ شتێکی لێ دەرەچێ هەمووی سەری سۆڕامێنێ وا ئەو نەقسە بوو بەهۆی نورێک بوو بەهۆی جوانیەک کە خەڵکی وا ئەسەکەن هەموو ژیانیم کەسە جوانیەوە داهێنانە بەڵام نە ئەو شتێکی بەرهەمهێنا کە هەموو ناتەواوی کەم کوڕەکانی پۆشی لە ژیانە. بۆ خۆشەویستان ئێمە کەم و کوڕێکمان هەیە لە مێشکمانە لە دەروونمانە لە لاشەمانە جاری وا هەیە ئەمەیە پاڵمان پێوانەیە کۆمەڵشتی زۆر گەورە جوان بکەین وەشتی بەنرخکەین لە ژیانمانە و هەمووشمان کەم و کوڕیمانەیە چی لاشەمان بێ چی دەروونمان بێ چی لە مێشکمان بێ هەشتێکمان هەمانە بەڵامی تر بەختەوەر و خۆشببختەوەیکە ئەم کەم و کوڕێ ئەی دۆزیێتەوە مامەڵی لەگەڵاکە نەکبیکە بە پێناسێکی خۆی بەردەوام خۆی لۆمە بکە و بتلێتەوە پێی. زۆر بەخێراتن زۆر خۆشحاڵم لە خزمەتان نەزیزان. من ناوم عاتاشی خالیە لە ئاوات ئەکادمی لە پلی چالاکردنەوەی مێشک ڕاهێنەرم لەگەڵ جەنابی مامۆستا ئاواتە لە ئەم تقریبیەوە بۆ 25 گروپی بێن بەڕێوە لە یەکەمین گروپەوە تا 25مین گروپ. سواز بەخوا فەزلی خوایە دواتر
هاوکاری ئەو بەشدار بۆ بەڕێزانە بووە بە هەوڵدانەکانیان بە فیدباکەکانیان وەستافێک بەڕاستێکی مرۆڤ ناتوانێت بڵێ وەڵام من سەرکەوتو بم ئەو سەرکەوت نەخێر هەمومان بەیەکەوەین بەڕاستێکی ئەگەر ئەو کۆمەلگایە باش بێت دڵنیا بن هەمووی دەستی کردو بە یەکا باش بوو هەمووی دانەدانە نا بەڵام نخبەیەک لە باشەکان دەستیان کردووە بە یەکا بۆی کۆمەلگا باش بێکی نا هەموو کۆمەلگار باش نابێت 25 گروپەوە ڕووینا 25 گروپەوە لەگەڵ ستافەکە لە خزمەتانە هەبین ئینشاءڵڵا چیمان وەرگرتووە بەڕاستیەکەی و بەردەوام ئەپدەیتیشیەکەی خێنە خزمەتی بەشداربووان و یەکەمین خول و یەکەمین بابەت هینامان ناو کوردەوە سپاس بەخوای گەورە بەم شێوەیە خۆشەویستان پێم خۆشە بڕۆمەنە بابەتێکەوە لە خزمەتتانە ئەر پێشن هەمووتان قەڵەم وەرەقەیەک حازرکەن و قەڵەم وەرەقەیەک بێن خۆشەویستان هەمووتان قەڵەم وەرەقەیەک بێن قەڵەم و لاپەڕەیەک بێن هێناتەن ئەزیزان دەستان خۆش بێخۆ بارێک نەبێ ئەزیزان ئەمەم بۆ بکەن ئەزیزان بە ئەرک نەبێ ئەمە بۆ بکەن بە دەستی ڕاست ناوی سیانی خۆت و شارەکەت لەسەر لاپەڕەکە بنووسە بە دەستی ڕاست ناوی سیانی خۆت و شارەکەت بنووسە بۆ نمونە عەتا عەلی حەسەن لە سلێمانی تاو تشت کوێیت ئەوە بنووس بە دەستی چەپ ناوی سیانی خۆت و شارەکەت بنووس بە هەمان شێوە بە دەستی چەپ ناوی سیانی خۆت و شارەکەت بنووس ئەو دوانە جیاوازیان هەبوو ئایا ئەو دوانە جیاوازیان هەبوو لە دەست و خەتاکەتە بۆ بۆچی باڵێ زۆر زۆریش باشە بۆچی لەبەرەوەی قەت بە دەستی چەپ من نەمنووسی وایە زۆر جوان بەکارنەهێنانی دەستی چەپ ڕاهات زۆر بۆچی چکە ڕاتوین لەگەڵ دەسەیە زۆر جوانە چکە زۆر بە دەستێکیان ڕاهاتوو باشە پرسیار ئەزیزان پرسیارەکە ئەمەی با بگەڕێنەوە سەر شاشەکە ئێمە خۆ کەسەکە یەک مێشکی هەبوو هەر مێشکێک بوو دەستی ڕاست و دەستی چەپ ئەمە دەستێکی هەبوو یعنی یەک مێشکە یەک مرۆڤە دەستی ڕاستی هەمان دەستی خۆیەتی هەر پێنج پەنجەی دەستی چەپیش هەمان دەست خۆیەتی هەر پێنج پەنجەیە ئەگەر خی گەورەیەکی لێ نەسمێتەوە بە هۆکارێک هەر پێنجەوە نییە مێشکی خۆی شتەکە ئەزانێت و دەستەکەش هەمان دەستە مێشکەکەش هەمان مێشکە هەمان مرۆڤیشە بە یەکیشەوە وانە باشە بۆچی ئەمە بوو ئەزیزان ئەتوانین بڵێن دوو شتە ئەمە یەکەم چییە فێربوونە تۆ فێر بوویتە کەواتە من فێر بووم ناوی خۆم بنووسم فێر بووم ناوی ئەوەش بنووسم ئەی دووەم شت چییە ڕاهێنان تۆ ڕاهێنان نکردو بە دەستی چەپ باشتر دەزانی بنووسی یا دەستی ڕاست باشە فێربوون و ڕاهێنان وای کردێت تۆ دەستێ لە دەستێکتر جیاواز بێ ئەی لە مێشکی شەهر وایە هەموو لێهاتوویەوە کارامەیە زەینیەکان مێشکیەکان دووشتە فێربوونە و ڕاهێنانە باشە کەواتەم دوانە زۆر گرنگەوە شتێکی ئەساسی بۆ ئەوی مێشک لە شتێکە بتوانێت نەیتوانێت خۆی تر ئەمە فەرق ئەمەوە نییە وڵ ئەزانی چۆنێمە خوراافەیەکەی بڵاوەکەنەوە ئەڵێ چی ئەڵێ یەکێکەکەی مێشکی تەماڵەوە یەکێکەکەی مێشکی زیرەک ئەمە خوراافەی هەر ئەسڵی نییە لە علمە لە شەرعی ئەسڵی نییە بۆچی چونکە
بابەتەکە فێربوونە و ڕاهێنان. مێشکی تەمەڵ و مێشکی زیرەک نییە، شتی ئەمان نی. بەڵکو ئەمە وەکوتم خوراافێ. ئەزیزان، ئەگەر ئەڕۆیتە شوێنێک و لە بیر دەچێت، ها جاری وا ڕۆیتە ژوورێکەوە، کەستان هەست بەماکەن مەسەلەن ئەڕۆیتە ژوورێکەوە و لە بیر دەچێتەوە، ئەڕۆیتە ژوورێک و لە بیر دەچێتەوە بۆچی چویت؟ بۆچی من چوومە ئەم ژوورەوە؟ ئەگەر هەست بەمە ئەەکەی، یان جاری وایە لە ماڵێک کە چەند جارێک وا لێدێ، با بڵێن لە هەفتەیەکە جارێ دوان لە ماڵێکە کاتە مەسەلەن هەر لە خۆتەوە ڕۆیتە شوێنێک نازانی بۆچی ڕۆیشتووی. لەناو قسە و باس و بابەتە یا لە کاتی خوێندنەوەی یەکسەر هەست بە دابڕانەکەیت و هەستەکەی هیچ لەبیر نەما، هەستەکەی نازانی چی ئەوە چی خەریکی چی چێ خوێنیتەوە، نازانی قسە لا کاتێک قسەکە هیچی پێ نامێنێ، هەست بە دابڕانی لاکاوەکەیت. ماوەستەکەی ئەم شتانە هەیە. هەست بە ترس و دڵە ڕاوکێ و تووڕەبوونەکە، یعنی لانی دەرونی دۆک و جاران نییە، هەر لە خۆتەوە مەسەن بە بێشتێکین تووڕەبوون، دڵە ڕاوکێ، ترست، گۆڕانی مەزاجی زیادی کردووە. سەر لێ شێوان لە کات و شوێنەکان، بۆ نمونە نازانی سەر لە چ سەعاتێکایی، هەر لە خۆتەوەڵی ها جاری وایە کەسێ وا لێ دێ کەس و کارتان کەسێکتان نەبینیوە ئەڵێ نازانم لەکوێمە و خەریکی چیم چی یەکەم، یا نازانی سەر شەوە ڕۆژەوە چییە. قورسی دەتوانێت قسەکردن و دەربڕین لا کاتێکە ماوەیەک سێرەکە ئەم کەسە کۆمەڵی وشەی گونجاو هەیە ناتوانێت دەری بڕێ بۆی نایە، وشەی گونجاو نازانێت، لە خۆی وشتی لە بیرە چێتەوە، قسەی وەکو جاران نییە، قسەیەکی پێشتر ڕێک و پێک بۆ ئێستا لە خۆیەوە توانای ئەوەی نی. بڕیاردان لە بابەتە ئاساییەکانی زۆر قورسە، تەنانەت ڕۆژانە ناتوانێت ئەرکە ئاساییەکانی خۆی جێبەجێ بکە، یاست لی تێکە چێ بابەتی ئاسایی ناتوانێت بڕیاری تیا بدە. ئەگەر هەست بەمانەیەکە یا کەس هەست پێ کردووە ئەزیزان، لە دەستدانی شیکردنەوە هەڵسەنگاندن، فێرنەبوونی نوێ ناتوانێت شتی نوێ فێر بێت، یاخود مەوزوعێکی بەسیط ناتوانێت شیکردنەوە ناتوانێت هەڵسەنگانی بۆ بکەت تۆ ناتوانێت لی تێبگەی هیچ. ئەمانە بەڕاستی ئەگەر هەست بەمە کردووە نیشانەی سەرەتایەکانی ئەلزەهایمەرە، نەخۆشی ئەلزەهایمەر، نیشانە سەرەتایەکان نەخۆشی ئەلزەهایمەرە. ئەزیزان لە دنیاە لە سێ بۆ لە سێ بۆ نۆ چرکە کەسێک تووشی نەخۆشی ئەلزەهایمەر دێت. باشە بەتابەت ئەڵێ ئەگەر لە دوای 40 ساڵیەوە هەست بەمانە کرد ئەوە ئاگدار بە چونکە ئەزیزانمە کێشە هەیە، کێشە دەرونیەکان وە کێشەی مێشک و یادگە هەرگیز ناکاتەکە ڕوونادات، ناکاتەکە بڵێ وەڵای ئیمڕۆ تەواو مێشکم تێکچوو ئیمڕۆ دەروونم تێکچوو، بەڵکو وردە هەستی پێ ناکاتێکە پێتەوە ئەدا. دواتر جاری وا هەیە بە چەند ساڵ دەرمان، بە چەند ساڵ چارەسەری دەرونی چڕپڕ، بە چەند ساڵی سەخت ڕەنگە بیتەوە حاڵەتی ئاسایی نەک حاڵەتی باش. ئەنی من جاری وا شتێک ئەڵێم ئێمە کەسی وایە مەسەن لە بەشدار بوو لە خولی چالاکردنەوەی مێشک بۆ نمە کەسی جاری وایە دێ بۆ لامان ئەڵێن ئازیزان با بڵین ئەمە خاڵی سەدە پلەی سەد، ئەمە خاڵی سفرە. کەسێک جاری وایە دێ مێشکی باشەکات باوەڕکە لە سالب دەیە، یعنی حاڵی زۆ خراپە، ئەگەرم کەسە بڕاتە بیستیش زۆر ئیسفادەی کردووە. کەسی وایە ئاستی بەم مێشکی لە بیستدایە، ئێم کەسە بڕاتە 65یش زۆر باش بوو ها لە سفر دوور کەوتوتەوە. بەڵام هەمیشە ئەو بزانە تێکچوونی دەروون تێکچوونی مێشکی مرۆڤ لە ناکاتێکا نییە، بەڵکو پێتەوە ئەدا بەڕاستیەکەی ئەوە نەزانیت هی نەبیت. ئەزیزانم نەخۆشی ئەلزەهایمەر ئەو نەخۆشیەیە ئەبێتە هۆی
سەتا شەست بۆ هەفتای لە بیرچوونەوەکان. ئیتر سەرەتا بێت یان حاڵتە قورسەکانی بێت. ئەو نەخۆشیە بێتەوەی سەد شەستا شەست بۆ هەفتای لە بیرچوونەوەکان. تەنانەت ئەزیزان لە حاڵ لەینەکانی کۆتاییە ناوی هیچ کەسێکە لەبیر نامێنێت. کات و ڕۆژ و شەو هیچ نازانیت. نوێژ و عیبادەت خوێندنەوە مناڵی خۆت هاوسەری خۆت هیچ شتێک لەبیر نامێنێتەوە لە حاڵتە سەختەکانی. ئەڵە سەرتا بۆ ئەسپەکات ڕووداوەکانی ئەم دوایی بە قورسی بیرەکەیتەوە ماوەیەک شتە ڕووداوە بەخوایسم بەبیر نایێتەوە تا دواترە بێتەوە هیچ کێشەی زمان و قسەکردن هەر قسەی لە ڕستەی لە بیرەچێ تەنانەت جاری وایە هیچی لەبیر نامێنێتەوە. ونبوون و ڕێگاوێڵکردن تەنانەت ماڵی خوان نازێنێت. ئەینێری بۆ مزگەوت حەسێرەکە ڕۆشتەوە بۆ شوێنێکی تر هەر مزگەوتی لێت بازار لەبیر نەما مەکتەبی لەبیر نەماوەتەوە. تێکچۆنی حاڵتی مەزاجی وەکو باسم کرد لە خۆیەوە کپ دانیشتۆ لە شوێنێکە لە خۆیەوە تووڕە ئەبێ لە خۆیەوە دڵە ڕاوکە و قەلەقی زۆر هیچ نییە تەواومانی بەسەرادی دەتوانینی ئەنجامدانی کارەکانی ڕۆژانە پێشتر نانی لێ ئەنا چێشتی لێ ئەنا ئەچوو بۆ ئیش و کار ئەچوو بۆ سوڵح ئەچوو بۆ دەوام ئاهات بەڵام ئێستا کارەکانی ڕۆژانیشی ناتوانێت بکە هەرمێشکە سڕێتەوە گرنگی نەدان بەخۆ بە ڕەفتارەکانی یا ڕەفتاری لە کۆنتترۆلی خۆیان نامێنی ئاگەی لە خۆشی نامێنێ پێشتر کەسێکی شیک پۆش عاقڵ جوان ئێستا سێرگی شتانینی وە لە خەڵکو کە سوکاری دوورەکەوێتەوە ئیتر پەیوەندی نامێنێت لەگەڵان ئەمە سەخت نەخۆشترین حاڵەتەکانێت عەزیزان لە کە سوکار و هەمووش بەتاڵی دوورەکەوێتەوە باشە پەیوەندی نامێنێت و ئەزیزان تا زیاتر بێت کەسەکە کارەکانی لاشەی لەدەستەدا تا بێتە هۆی مردنیشی تر لە ئەخیرەت ئەیکوژێ کە زۆری نەبێ ئەیشی کوژێ کار بۆ نمونە تەواوەتی نازانێت دەست بجوڵێنێ ناتوانێت نان بخوا ئەلزهایمەر لە ساڵی 2019 بە حوتەمین هۆکاری دانرایی هۆکاری مردن لە هەموو جیهانە لە 2019 ئێستا نازانم چەنەم هۆکارە تەسەور کە ینی ئەوەنە سەختە ینی خەڵکێکی زۆر ئەکوژێ بێزگە لەوەی کە تۆ لە تووشی لە بیرچوونەوەی زۆر و قسەکردن و تێکچوونی مەزاجیش ئەزانی چۆنە زۆربەی خەڵک واستەکە کێشی تێکچوونی هۆرمۆناتێتی واستەکە کەمی ڤیتامیناتێتی دەرونی تێکەچێ مەزاجی تێکەچێ بەڵام نازانێ نیشانە سەرەتاکانی نەخۆشی ئەلزایمەرە ئەم ڕێژەیە لە ئافرەتانیشە زیاترە لە ئافرەتانە زیاترە بۆ دوورکەوتنەوە لەم نەخۆشیە ترسنەکە زیزانم من بەڕاستی نەخۆشی ینی ئەو نیە بابەتێک بێ بڵێ وەڵام من نازانم حاڵتێکی ئاسایی بەڵکو من نەخۆشیێکی سەخت ئینسان نەکوژێ ئینسان کە سەعاتی عەقڵی تواناکان هەموو شتێکی لەدەستدا ئەم ڕێنمایانە زۆر زۆر باش هەسیزان وەرزشکردن و ڕاهێنانە مێشکیەکان بەردەوام پێویستمان بە ڕاهێنانە مێشکیەکان و وەرزشی بەردەوام هەیە جوڵە هەر زاری بە ناتوانانی بڕۆ بۆ شوێنێک وەرەوە بە پێ مەلەکردن لەناو ماڵە پیاسە بکە بگەڕێ بێ بڕۆ با خۆر لێدا بڕۆ یاری تێنس بکە یاری بالە بکە ڕێکردن بکە ڕاکردن بکە گرنگەوەیە وەرزش زۆر زۆر پێویستە بەردەوام سوڕی خوێن بۆ مێشک چالاک بی و ڕاهێنانە مێشکیەکان بەردەوام ئەم ناڵە دەمارەخانەکان و خانەکان لە ناو بچێ دوم شت لە بەرکردن و پیاچوونەوەی ئەو شتانە بەردەوامی زۆر زۆر پێویستە باشتریشان قورئان لەبەرکردن قورئان لەبەرکردن هەرگیز نەبوو ئەڵێ کە کەسێک قورئانی لەبەر کردێت تووشی ئەلزایمەر بوو بێت چونکە مێشکی بەردەوام چالاکەم کەسە تا ئەمرێت چیتر ئەزیزام لەمە دوورتە خاتەوە فێربوونی زمانی نوێ هەر مرۆڤێک تا زمانی نوێ فێر بێت ئەم مرۆڤە لە ئەلزایمەر زیاتر دوورەکەوێتەوە تەنانەت ئاستی زمانەکەی خۆت بوون لە کوردی لیڤڵی بەرزکەیتەوە عەرەبی ستێبزانی فارسی ئینگلیزی هەر زمانێکی تر تا زیاتر فێربی چالاکیەکانی مێشکە زیاترەکە دوورکەوتنەوە لە ڕۆنی خراپ کە هۆکارێکی سەرەکی ئەزیزانم زانایان ئەویان کەشف کردووە ئەڵێن پرۆتینێک هەیە ناوی پرۆتینی ئەمیلۆید بێتایە ئەمیلۆید بێتا لە ڕۆنە خراپەکانەوەیە
کەوای لێدێ وەکو جۆرێک لە لەزگە بەسەر مێشکەوە ئەنووسێ. ئیتر ئەم کەسە لێوە دەست پێکا بەچی بە لە بیرچوونەوە بە نەخۆشی ئەلزەهایمەر. هەر ئەسەنجاری وایە ڕۆنە خراپەکان ماڵ ڕەشەکە ینی ساحیبەکە جاری وهەیە نەکان ڕەشە بێتەوە. کەواتە ڕۆن زۆر 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 کاریگەر چکە زیزانم 160 مێشک لە چەوری ڕۆن پێک دێ پێویستی بەوەی یعنی ڕۆنەکە خراپی 160 مێشکت لە خەتەرایە. ڕۆن باش بێ زەید باش بێ 160 مێشکت لە باشیایە. ئەوەنە کاریگەرە ڕۆن و زەید. بۆیە پزیشکان و شارەزایان ئەڵێن یەکێکە لە هۆکارە سەرەکیەکان. و ئازیزانم کۆمەڵایەتی بوون یەکێکە لەو شتانی کە تۆ والیەکە زیاتر دوورکەیتەوە لەگەڵ ئەم شتانەیە کۆمەڵایەتی بوون ئەو کەسانی دوورە پەرێزن ئەگەری زۆرتریان هەیە توش بوون بە ئەمە. هەروە خواردنی ئەو خۆراک و زەیتانەی بۆ مێشک باش. بۆ منە جینکۆ بیلۆبە 3000 ساڵە ئەم ڕۆکە جینکۆ بیلۆبە مێشکە پارێزە لە ئەلزەهایمەر. چای سەوز زۆر زۆر ئیسفادی هەیە. باشەوە جۆرەها چایترێ بۆ نمونە زەردەچەوە. ئازیزانم زەردەچەوە نییە وەکو بە هاڕاوەیی بیخۆیت بیت تێگەڵی ئاویکەی وەکو کەپسول بیخۆی وەکو شەربە هەرچێک بێت زەردەچەوە نییە. ئێمە ڕۆژانە لاشەمان تووشی ژەهراوی بوون وە شێرپەنجە ئەبێ. یەکەمین پڕۆسە مرۆڤ بۆ ئەوەی مێشکی باشکە لاشی باشکە لە نەخۆشیەکان ئەبێ پرۆسەی پاکردنەوەی لە ژەهرەکانە لاشەی. بۆی زەردەچەوەیەکێکە لەو شتانی کە لاشە لە ژەهرەکان پاکەکاتەوە. جینکۆ بیلۆبا چای سەوز چایەکەن مێشک بەهێزەکەنەوە. باشە ئەگەر گیایەکە دەستکە زۆر باشترە ینی حەپەکە نەبێ. ئێمە لە خولی چالاکردنەوە مێشک دەیەها جۆرەها گیراوە و ڕۆک و چای تایبەت دەڵێن بۆ مێشک نەبێتەوە چالاک و بێزێکت. هەروەها ئازیزانم هەڵمژینی ئۆکسجینی زۆر و شوێنی باش بۆ منە بەیانیان 2 دقە 3 دقە هەناسەی قوڵ وەربگریت زۆر 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 ئیسفادەی هەیە. زۆر 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 ئیسفادەیە چەنەها بەشدار بوو لە ڕێگەی ڕاهێنانەی کە ئۆکسجین زۆر ئەڕا بۆ مێشک. ئەڵێ هەستم کردووە مێشکم بە تەواتی بژاوەتەوە چالاک بۆتەوە دەرونیش زۆر زۆر مرتاح بوومەتەوە ئارانگریم زیادی کردووە. باش ئازیزان ئەمە بۆ کاریگەری هێلەوە. هەروەها ئازیزان فێربوونی شتی نوێ هەر کەسێک بەردەوام شتی نوێ فێر بێت لە نەخۆشی ئەلزەهایمەر دوورەکەوێتەوە. لای خۆ بینوسە جۆرەها یاری نوێ جۆرەها لێهاتووی نوێ زمانی نوێ شتی نوێ زۆر فێر بیت جۆرەها خۆراک دروستکردن باشە ئیسفادی زۆرتر لێ یەکرێ بۆ ئەوەی لەم نەخۆشەی دوورکەویتەوە بەڕاستی. زۆر باش ئازیزان با بڕۆمە سەر بابەتێکی تر قۆناغەکانی وەرگرتن و بەبیرهاتنەوەی مەعلومات و زانیاری. بێجگە لە بەشداربوونی چالاکردنەوەی مێشک چەند قۆناغمانەیە بۆی زانیاریەک وەرگرین و بەبیرمان بێتەوە. چەند قۆناغمانەیە ئازیزان؟ سێ دەستخۆش بیڵێن چەندڵەن سێن دەستان خۆش حەسەنەکە زانی بیڵێن 2 3 5 زۆر جوان 3 4 5 2 زۆر چەک ئازیزانم 5 قۆناغمان هەیە بۆ ئەوەی زانیاری وەرگری چی هەموو قورئان لەبەرکە یان زمان یا وشە هەر شتێک بە 5 قۆناغمان هەیە. باشە 5 قۆناغمان هەیە. قۆناغی یەکەم ئازیزان قۆناغی یەکەم وەرگرتنی زانیاری ئینپوت. تۆ زانیاریە وەرەگریت ئەم زانیاری زان چۆن بە شێوی سیگناڵی کارەبایی ئەچێ بۆ تالامۆس لە بەشێکی مێشکایە سیگناڵە فلاشی کارەبایی ئەڕا بۆ مێشک کەواتە یەکەم جار بەس وەریەگری زانیاری سەکەسی هەڵێ زانیاریە وەرەگرم 50 جار ئەی خوێنمەوە 70 جار ئەی خوێنمەوە نازانم بۆ لە بیرمەچێت. باشە ئەمە
تەنها وەرگرتنە ئەمە چێت دواتر چێت بۆ بەشی تالامۆس لە مێشکە. قۆناغی دووەم ئازیزان هەڵسەنگانی سەرەتاییە. مێشک هەڵسەنگان بۆ ئەم زانیاریەکە لە تالامۆس زانیاری بۆ دوو شوێنی گرنگە چێت. باشە، لە تەلامۆس زانیاری بۆ دوو شوێنی گرنگە چێت. من یەک پرسیارتان لێکم ئەزیزان، زانیاری بە شێوەی چی ئەڕات بۆ مێشک؟ لە چات بۆم بنووسن. نەخێ ئەدەی یەک کەس نەینووسیوە هەر یەکە و شتێک بینیتان ئازیزان، دەستخۆش سیگناڵی کارەبای ئافرم هەر بژی بینیوتانە ئێمە لە وەرگرتنی شتێکە وەکو خۆی کێشەمان زۆرە ئەنی تۆ شتەکە باسەکەی ئەیڵیت مێشکی لە شوێنێکی ترە سەرنج و دیقەت و تەرکیزی نییە. یەکێکەڵێ پێویستە خۆشت بێ، یەکێکەڵێ تەزووی کارەبا، یەکێک ئەڵێ بینی یەکێکەڵێ هەر یەک خۆی یەک گوشە بوو سیگناڵی کارەبای تەواو ئەو زۆر گرنگە. تۆ شتێک خۆی وەرگری سەرنجدان و دیقەت بوون تێکەی. من یەک پرسیارتان لێ یەکەم ئازیزان، ئیساک پرسیارتان لێکم هەر لەو شتێ زەحمە نەبێ لەسەر شاشەکە مێشکێکە بوو چەند گوڵۆپی پێوە بوو، چەند چەند گوڵۆپ بوو؟ سێ شەش حەوت هەشت نۆ پانزە یەک هەشت. باش دەستان خۆش بێ چەند بوو؟ یەک هەشت. باشە دوو چوار شەش هەشت. من یەک پرسیاری زۆر گرنگەکەم. باش ئەمە هەر هەشت دانە بوو وە تین بوو و مەسەرەن لە پێش هەموو شتێک جیاوازی یەکێکەوتی دوو یەکێکوتی شەش یەکێکوتی حەوت یەکێکوتی دە چی بۆ کارەکەی چی بوو؟ جوانم سەرنج و تەرکیز بوو هیچ شتێکی تر نەبوو. سەرنج و تەرکیز یەکێک سەرنجی دا و ژماردی بە تااقەت ژماردی یەکێک نەی بوو. باشە ئەمە پێوتە چی سەرنج و تەرکیز یعنی تۆ بێ سەرنج و تەرکیز باش بێ دیقەت تێگەی ئەزیزان بۆن بێکێک لەو ڕاهێنانەی تۆ باش بێ بۆ نمونە لە خۆتە ئەڕۆی بۆ شوێنێک بۆ نمونە ئەگەر مەجالە بۆ بیژمێرت تا ڕۆیتە ئەو شوێنە چەند دار ئەبینیت، تا ڕۆی بۆ شوێنە چەند عاموود دەبینیت، یا بۆ خودت بۆ نمونە بیژمێرە بڵێ من ئەچم بۆ مزگەوت جار جار بیژمێرە چەند هەنگاو ئەچم یەک دوو سێ چوار سەلام کاکینگا پێش شەش حەوت سەد چاو تۆ چۆن کاکینگا باش لەگەڵ هەر بیژمێرە ئەمە بڕاستی تەرکیز و سەرنجدانەوەمان زۆر باشە کاتەوە ئازیزان. خۆ ئەگینا ئەم چی ئەم زانیارێ چی ئەمە هەر یەک شتە بەڵام زانێ ئەڵێن چی ئەڵێن یەکێکەکەی مێشکی خۆی تەمەڵێکی خۆی زیرەکە وەڵام نییە تۆ تەرکیز و سەرنج باشکەی تۆش باشە بێ منیش باشە بێ کەواتە زانیاری بە شێوەی سیگناڵ ئەڕات تۆ وشەیەک لەبەرەکە ئاەتێکە هەر شتێکە ئەڵێن فڵانەکە سبەینێ سەعاتەوە هینتەکەم چاوەڕێتەکەم سەعاتەوەنە ئەو سەعاتەوە سیگناڵێکە ئەچێ بۆ مێشکی تۆ وەرگرتنە ئینپوت چۆن ناو مێشکەوە ها چی ئاگای لێنی. قۆناغی دووەم هەڵسەنگانی سەرەتایی لە تالامۆس زانیاری بۆ دوو شوێنی گرنگ ئەچێت. لەکوێوە بۆ دوو شوێنی گرنگە چێ سیزان؟ لەکوێوە چێ؟ ئەو شوێن لە مشکا کوێیە؟ دەستان خۆش ئەمجارە پێوتە چی؟ دەستان خۆش هەر بژین ئەوە تەواوە هەر بژین کەواتە ئەمە ئێستا تۆ چیت ئێمە بە دوو یەک دوو ڕاهێنانێکی بەسیط تۆ هەر لە ئێستاە سەرنج و تەرکیز زۆر باشتر بوو بە پێش ئێستا هەر بەو یەک دوو سێ قسە و تەکنیکە تۆ زۆر باش بوو هەر ئەوەی کە وتم ئێستا ڕۆژانە جێبەجێ بکەی زۆر تۆ زۆر ئیسفادە ئەەکەی دڵنیە بە زۆر ئیسفادەیەکی کەواتە ئازیزانم کە تۆ وەرەگرت لە تالامۆس ئەچۆ بۆ دوو شوێنی گرنگ بۆ کۆرتێکسی هەستی کۆرتێکسیانی بەش
بۆ نمونە ئێستا ئەمە بەشی با بڵێن پێشەوەیە، بەشی بینینی ئەچێ بۆ ئێرە، بەشی بیستنی شوێنی خۆی هەیە لە مێژگارێک و شوێنی خۆی هەیە. ئەچێ ئەگەر شتەکە بیستنی بوو ئەچێ بۆشی بیستنی، بینی بۆ ئەچێ ببینە، ڕنگ بۆ ئەڕەن بۆن تام هەر شتێک بێ ڕۆ بۆ شوێنی خۆی، تێگەی واتە بۆ چێ بۆ شوێنی خۆی. دووەم بۆ ئەمیگدالە. ئەمیگدالە بەشێک لە مێشک ئازیزان، ڕێک سیستەمی هۆشیاری. باشە، سیستەمی هۆشیاری تووت ئەڵێ ئەم زانیاریە چییە؟ هۆشیارە ئەڵەم زانیاریە پێویستە پێویست نییە گرنگە چییە؟ باشە، ئەمە زۆر 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 پێویستە کە لێرە ئەمیگدالا و سیستەمی هۆشیاری کارەکات. زۆر باش ئازیزان. قۆناغی دواتر ئەچێ بۆکوێ ئازیزان؟ قۆناغی سێم هەڵسەنگاندن لە هیپۆکامپەس. لێرە ئەگەر مەترسیدار بێ، خۆش بێت، هەرچیەک بێت، ئیلا ئەبێ بڕاتە لە چی؟ زانێرەکە بڕاتە هیپۆکامپەس. هیپۆکامپەس ئەزیانم بەڕێوەبەری مێشکە، بەڕێوەبەری ئەو زانیاریانەیە. باشە، پرسیاری گرنگەکە ئەڵێم زانیاریە نوێیە تۆ هێناوتە، پێشتر وەرگرتوم ئاەتە چەندەم جارتە تۆ وەریەگری، ئەم ناوە چەندەم جارە پێتی ئەڵێن. پرسیارەکە تو ئاگا لێنێ بەس مێشک بەم شێوە ئیشەکە. باشە، ئیتر هیپۆکامپەس ڕیزی ئەکات، هەڵسەنگانی بۆ ئەکات. ئێرە کتێبخانەی مێشکە و ئێرە مەنیجەرە، وەکو مدیرێکی دابشکردن وایە. ئەگەر زانیاریەکە لێرە بە گرنگە وەرگیرا بێ ئەمێنە، ئەگەر نا ئەڕا بۆ کوێ. اینجا پاراستنی کاتی لێرێ ئازیزانم تقریبی 15 بۆ 30 چرکە مێنێتەوە زانیاریەکە. ئیلا ئەبێ بڕاتە چی؟ قۆناغی پێنجەم. من یەک پرسیار لە ئێوەی بەڕێزەکەم ئازیزانە، قۆناغی سێم چی بوو؟ قۆناغی سێم چی بوو؟ دەستان خۆش هەر بژین. تەواوە، دەستان خۆش. قۆناغی سێم ئازیزان وتمان هەڵسەنگاندن لە هیپۆکامپەس. باشە، لێرەیە گواستنەوە بۆ یادگەی درێژمەودا. لێرەیە ئەم یادگەی درێژمەودا ئەگەر تۆ بە شێوەیەکی چالاکانە بتوانیت زانیاری وەرگریت، هەڵسەنگانی بۆ بکەیت، بڕات بۆ ئەم شوێنە بباشی، دواتر لە یادگەی بیستنی یا بینینی بە تەکنیک وەری بگری. لێرە ئەمیگداڵا سیستەمی هۆشیاری بە خەتەرناک، بە خۆش، بە خراپ، بە هەرچێک بێ ئەو تۆماری بکە. باشە، هەڵسەنگان لە هیپۆکامپەس یعنی یەکێک لەو شتانەی کە لە چالاکردنەوەی خوێن ئێمە دەوڵەمەندکردنی کتێبخانەی مێشک. باشە، هیپۆکامپەس بەهێزکردنێتی چۆن زانیاری زۆر وەربگرێت، چۆن بتوانین دابشکاری باشی بکە. و ئەگەر تۆ مێشکت لە ڕووی تەندروستیەوە باشتر بوو بێت و تووشی ئێلزەهایمەر ئەمانە نەبوو بێت، ئەوە ڕاتەوە بۆ یادگەی درێژمەودا ئازیزان. لە یادگەی درێژمەودا ڕەنگە ئەمە جاروێ هەفتەیەکی بۆ پێ بچێ زانیاری تا لە یادگەی درێژمەودا تۆمارەکری، ڕەنگە جاروێ مانگێکی پێ بچێ. باشە، بەڵام تاوەکو تەرکیز و تەکنیک باشتر بێ و مێشک چالاک بێت، یادگەی درێژمەوداش چالاکتر بێتەوە بۆ گەڕانەوەی. چۆن زانیاری بەبیر دێتەوە؟ زانیاری ئازیزانم تقریبی جاری وایە لە 7 بەشی جیاوازەوە تۆ زانیاری بەبیر دێتەوە. بۆ منە داوای بۆ نمونە تۆ کەسێکە بینی، ئەڵێ من ناوی چییە؟ من ناوی محەممەدە. محەممەدی کێ؟ ڕێک مێشکە بەبیری دێتەوە، ئەڵێ باڵای چەنەکە، دەنگی چۆنە، شکل و شێوەی چۆنە، هەست چۆنی، لە یەک دنیا شوێنەوە مێشک بەبیری دێتەوە. داوای کتێبخانەکە، داوا لە هیپۆکامپەسەکە، ئەڵێ کتێبخانەکە چۆن بوو، چۆن تۆمارە کردبوو، ئاەتەکە چۆن بوو، چۆن پێویستە بە چیوە کردبوو، لە چیوە وەرەگرتبوو، چ بۆنێکی هەبوو، چ ڕەنگێکی هەبوو. باشە، ئینجا ئەگەڕێتەوە. و ئازیزانم زانیاری بە ڕێگەی هەست دێتەوە بیری ئینسان. یعنی بۆ نمونە من باشتێک ئەگەر مرۆڤ بترسێت، ترسی زۆری بۆ بێت ناتوانێت زانیاری بەبیر بێتەوە. خۆ زانیاری بۆ تەواوەتی وەریگرتووە بە باشی،
بەس ترسی هەیە سەرەکی و زانەری بەبییر نایێت بۆ منێکێک لەو شتانی کە واکە ئینسان بەردەوام ترسی بێت و یادگەی خراپ بێت ئیمتیحانکردن تاقیکردنەوە لە ڕووی علمیەوە ئیمتیحان و تاقیکردنەوە بەردەوام واکە تو زانیاریەکان پەرشۆ بڵاو بێتەوە چونکە کاتێکە پڕی سترێسە امتحانی قورئانە امتحانی پۆلی دوانزە امتحانی هەر شتێکی ترە باشە بۆیە ترس ئەمە لە خولی چالاکردنەوە باسەکەین پێنج جۆری ترسی سەرەکیمان هەیە ترسە سەنتەریەکانی پێوتری و مامەڵەکردن لەگەڵی باشە ترس یان ڕقلێبوون لەو شتە واکە ئەو شتە نەهێتەوە بیری ئینسان ئازیزانم مێشکی ئینسان زۆر زۆر تا وەکو ئەڵێ مێشک تا دڵخۆش بێ باشتر شتی بەبییر بێتەوە وتی آخر باشە مێشک کوا دڵخۆش مێشک دڵی کوا تا دڵخۆش بێ مێشک دڵی کوا بەڵام مێشک باڵێ خۆشحاڵە بێ ئەم ڕاهێنانە بکە هەم دڵخۆشی زیاد دەکا هەم بەبییر هاتنەوەش ئێمە دائما تەرکیزمان لەسەرەوەی ئەڵێن چی خراپ بوو ئیمڕۆ چۆن بەدەست چوو چیم کرد چیم نەکرد بەردەوام لۆمە و خراپەکانمان بەبییر دێتەوە بۆی مێشک لە دۆخی بەرگری و لە بیرچوونەوە ئیشەکەت لە جیاتی ئەوە ئەڵێ چی باشە ئەزیزان چی باشە واتە من پێش خەو بیر ئەەکەمەوە لە سێشت بۆ پێنجشت لەوەی ئەمڕۆ ڕووی داوە ڕووداوێکی خۆش بوو وەڵا ئەمڕۆ چون بۆ بازار فلانشتمێنە لەگەڵ ئەو کەسی کە شتەکەی پێفرۆشتم دووسێ سوعبەتمان دووسێ قسەمان کرد تێگەی ئەمڕۆ نانێکم لێنە نیوەڕۆ بەخوا تۆزێکیشی پێچوو تۆزەکین بوو تا چوم تا قاپەکەم هێناوە و گورە پەلەپە لە ئاگرەکەم کوژاندەوە ئەوم کرد ئەوم کرد بیکە ڕووداوێک بیری لێکەرەوە کە ئەو چێش لێنانە ئەمڕۆ توانیم لاپەڕەیەکی قورآن لە بەرکەم لە چکەی دەسم پێکرد سەعات ئەوە نەبوو سوپاس بەخۆ تا ئەوەین بوو کورە بەخوا ئەوە نەشم پێچوو سێ ڕوودا و سێشت تۆ بیر و لای بێت چی کردو ئەمڕۆکە باش بووە پێش خەو بەس بیری لێ بکەرەوە سێشت بۆ پێنجشت شت بدۆزەرەوە شتەیە زۆر زۆر هەیە بەمەش هۆرمۆنی دڵخۆشببوون و چالاکبوون لە مێشتا زیاترە بێت وردە وردەوا لێت تۆ دڵخۆشە بۆ بە بیرهاتنەوەی شتەکان ئەمە دوو بۆ سێ خولێکی پێچ باش ئازیزان خۆشەویستان لە چالاکردنەوەی مێشک سواز بخوا لەم گروپەیە ئەپدەیتی زۆر باش کراوە یعنی ئەم ئەپدەیتی تێکراوە لە 25 مەسەەن سەبارەت بە بڵێن بە 1970 زۆر زۆر جیاواز بوو هەر بە 24 جیاواز بوو ئەپدەیتی باش کراوە بەڵام زۆر جیاوازی لەگەڵ ئەوانی ینی گرنگەوەی ئەپدەیتی زۆر باش کراوە سود لە زیرەکی دەستکرد دەبینرێت لەم گروپەیە بەتابێت لە مانگی دووەمە استفادە لە زیرەکی دەستکرد چۆنێکی گۆڕانی عەقڵیەت و دەرونی هەرگیز ئازیزانم مێشک بە تەکنیک کۆمانە باش نابێت چکە زۆر باش ئێمە چەند هەزار بەشدار بوومان هەبوو هەر کەسە عەقڵیەت و دەرونیە نەتوانێت هاوسەنگ و باشتر بێت عەقڵیەتی فراوان بێەوە دەرونێکی باشتری هەبێ ناتوانێت لە ڕووی تەکنیک و ئەمانەوە پێشکەوێ هەرچی تەکنیکی پێدێ و کەسە هەر خراپە بێ بۆ ئەو شتانەی کە پەیوەستە بە وەرگتن و بە بیرهاتنەوە لە ڕووی دەرونیشەوە کۆمەڵشتی زۆر گرنگەڵین کرد ئەو کەسە جارێک کەساتی شێکۆڕێ زۆر بەشدار بۆڵێ پێش خولەکە من کەسێک بووم دوای خولەکە زۆر کەس دوای ساڵە ئەڵە هەر خەڵک دەوروبەرەکەم ئەڵەن زۆر گۆڕاوی زۆر جیاواز بێ ئەڵێن لە مەکتب من پەنجامێنە ئێستا سەرنەوە تێنم دەروونم عەقڵیەتم ئاگاییم دڵخۆشی مامەڵەکردن لەگەڵ ڕووداوەکانە لە بەرکردن و بەبیرهاتنەوە گۆڕانکاری زۆر زۆر باشمان کردووە کاتەکانمان زۆر کەم کردوێتەوە سادە بەڵام زۆر گرنگ کۆمەڵە تەکنیکوینمان جێبەجێ کردووە لە لەبەرکردن و بەبیرهاتنەوە شتانێکی زۆر زۆر جوان و گرنگ کراوە کە سادە ینی تەسەوەرێک هەموو کەسێک بتوانێت لە کاتەکانی خۆیان جێ بکاتەوە تەنەت کاتی وانەکانیش دەستکاری کراوە لە ڕووی کاتی زۆر و کەمەوە خوێندنەوە و یادگەی بینینی خێرا و بەهێزە بێتەوە چالاکبوونەوەی بیستنی و خێرابوونەوەی بەهێزبوونی کە لەم گروپی 25 زۆر فۆکەسێکی زۆر ئەخرێتە سەری هەر لە سەرەتاکانە یادگەی ژمارەیی
لە مانگی دومەوە تقریبی عزیزانم جۆرێک لە یادگی ژمارەی پەرەپێ ئەدەین ینی بەشداربووەکان ئەڵێن پشتی وا کۆنمان بەبییر هاتووەتەوە چکە یعنی ئەڵێن زۆر زۆر کۆن بوو هەر نازن ئەوواستەکەن شتە هەر ڕووی نەداوە کەسی دێتەوە بیر چکە مێشک پەیوەندێکی چڕوپڕی زۆر زۆرەکات بەمەشم لە ئەلزەهایمەر هەم لە فەقدان زاکیلۆمانش دوورەکەوێتەوە توانای وێنە و خەیاڵکردنی زۆر چالاک و جیاواز بۆ لایانی دەرونی بۆ مامەڵەکردن لەگەڵ شیانە ئەوە بۆی مێشکێکی چالاکی شێ بێ بەڕاستێکی بەسپاس بەخوازی زانم ئەم خولەو نییە کەس بیڵێتەوە یان دوو کەس جاری بای تۆ بەینە ستافێکی نزەکی 4-5 کەس بەس ڕاهێنان و دەرس وە گروپی تایبەت بە خوشکان و بە برایان جوابدانەوە ئەمانەی تیان لە ستافێکەوە نێت تۆ بڵێ وەڵام بە یەک کەسەوە سەرێت تۆ بەڕاهێنەرێک تااقەت نییە بەدانەیەکی تااقەت هەیە بەدوان تااقەت هەیە بەدانێت بەڵام ئێمە ستافێکی جۆرا جۆرن هەریەکە و پامێک هەریەکە و گڕوتینە کەریەکە و زەیە کەریەکە و علمێکە پێبەخشێ ئایزانە خۆشەویستانم من زۆر خۆشحاڵ بووم هاتمە کۆتایی لە خزمەتانە ئومێد دەکەم کە خوای گەورەی ئەوە بەختەوەرە سەرکەوتوو بکە و ئێمە شەروەها گەشتێکی زۆر نوێ و چالاک و خۆش دەست پێکەین ئینشاءالله کە لەم سەردەمی لە بیرچوونەوە و ناخۆشی و ناڕەحەتی ئەم سەردەما ئینشاءالله گۆڕوتینێک و جیاوازێکی زۆرەکەین لە مشک و یادگی هەمومانە ئەوانەی کە تازە هاتوون لە بەشداربووانی گروپی 25 زۆر زۆر بە خێراتن زۆر خۆشحاڵین و ئەوانشی کە ئاەنەوێت دووبارە زۆر بە خێراتن ڕێگەتان نورین و بەرەکەتدار بێ دوعای خێر بۆ ئێمەشکەن ئینشاءالله ئێمەش دوعای خێر بۆ ئێوەکەین و سەربەرز و سەلامەت بنیاخوا هەر کەسە لەوێ بەڕێز ئێوێ بەشداری کاسی زانم ئەتوانێت پەیوەندی کە بە ئەکادیمیاوە ئەتوانێت نرخەکان بپرسێ ئینشاءالله ئێمە لە خزمەتانە بین کۆمەڵی خزمەتگوزاریتان پێشکەشەکەین کە بەڕاستی لە سەرەتا خولەکەیانی هەر دواتر و خزمەتگوزاریانە ئێمە زیاترتان بۆ ئەەکەین لەوەی کە بۆی هاتوونە یاخوا بەختەوەر بن و سەرکەوتو بنەزیزانم زۆر خۆشحاڵم بۆ کاتێک کە بە خۆتان و بۆ ئێمەشتان بەخشی سوپاسانەکەم ئەگەر کەسێکیش بەڕاستەوخۆی پرسیاری کێ لە خزمەتانم چراخان فەرموو ألو. بەڵە چراخان فەرموو السلام عليكم مامۆستا باشی؟ عەلەیکی سەلام سەرچاوم تۆ چۆنی مامۆستا دەتانم پرسیارە چی بکەم کە وەڵامم بدەیەوە؟ ئەگەر بتوانم لە خزمەتتان خزمەت لە منەوە مامۆستا ئەمن کوبتان بەسەر نەفسی خۆم دازاڵ بم. ئەتەوێت لە بەسەر چی هینی نەفسی خۆت ئازاڵبی زۆر شت مامۆستاکە من ناتام ژیانی خۆم ڕێک بێخەم زۆر پلاندا دەنێم پلانەکانم یعنی 1 سعات 2 سعات ڕۆژێک هەفتێک ئەوەندەیە ناتام دوێت تەواو بەردەوام بم لەسەر. ڕاستەکەی ئەوە ناتوانین بە یەخشت جوابی تۆ بدەینەوە بڵێن وڵا ئاوا بکەیت هەموو شتێک باشە بەسەر نەفسی خۆت ئازاڵبی بە کاتەکان و باشەکەی هەموو شتێ باشەکەی ئەو کۆمەڵی لایانی هەیە بەڕاستێکی یەکێک لەو لەوان لایەنە بڵێ یەکێک لەو لایەنانە چییە کە ئەم بتانم یەک نمونەی یەکێک لەو ئاسانی شتانە بۆ چییە؟ نمونە یەکێک لەو شتانە ئێمە شتێکمان هەیە پێوتێت پرۆکراستینیشن واتە ئیمالیکردن و دۆخستنی کار کە من لە خولەکەی ئەمە کۆمەڵێک تەکنیک و باوەت باسەکەین یەکێک لەو شتانە ئەڵێ کاردواخستن و ئیهمالیکردن تایە بە پلاندانان چاک نابێ بڵێ من پلان داانێم وەتوان ئەی بە مەسەر یێگەی بۆ ئەم کەسە بەڵێ ئەبێ هەم لەو بابەتە تێبگەیە وە تەکنیکی خۆی پێوکە بۆ جێبەجێکردنی خۆی بەکاربێنی تێگەی بەڵێ ئیتر تۆ بێلایەنەکانی ژیان هەڵسەنگێنی بۆ نمونە تۆ توانی چوار گۆشەم بۆ بکە ئێستا لای خۆت چواردانە چوار گۆشەین بۆ بکە بەڵێ لە چوارگۆشی یەکەم بنووسە کاری گرنگ و بەپەلە بەڵێ ئەمە ئەو کارانەیە کە گرنگەوە بێ بەپەلە بیتی ئیمتحانت هەیە کەسێک نەخۆشە بێ فرای بکەوی نانێکە بە خێرابی خۆی گرنگەوە بەپەلەیە نازان چی ئەمانەی بەڵێ چوارگۆشەی دووەم بنووسە بەڵێ بەپەلەیە عەفوەن گرنگە بەپەلە نییە بەڵێ باشە بەڵێ گرنگە بەس بەپەلە نییە وەکو چی
وەکو 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 یەکێ لەو شتانەی پرسیارەکە وتە من چۆن بەسەر نفسی خۆم ئازاڵ بم، چۆن توانم کاتەکانم مینکە. ئەمە بابەتێکە تۆ تا فێری ئەبی پێچ. بۆ نمونە باشترکردنی مێشک، بۆ بەڵێ نمونە فێربوون. بەڵێ فێربوون لە ژیانی ئێمەیە بابەتێک نییە بەپەلە بێ، گرنگە، بەس بەڵێ بەپەلە نی. ئەی تۆ بێ ڕاستە چاوەڕێ بکەی. تێگەی؟ بەڵێ چوار گۆشەی سێم بنووسە. بەڵێ بنووسە بەرێ بەپەلەی و گرنگ نی. بەڵێ ئەو نووسی بوو نە ئەوەیان دووبارە نووسیتە، بنووسمەوە. ئەوەیان نووسیتە گرنگە بەپەلە نییە. بەڵێ ئەمەیان بەپەلەیە و گرنگ نییە. بەڵێ وەکو چی؟ وەکو بۆ نمونە زۆر نامە و تەلەفۆن و سۆشیال میدیا و چێکردنی مۆبایل و ئەم شتانە. بەڵێ ڕاستە تێگەی؟ بەڵێ بەپەلەیە بەس هیچ گرنگ نییە. بەڵێ چوارگۆشەیەکی ترمانەیە نە گرنگە و نە بەپەلەیش. باش، تەماشاکەم. فەرموو هەر کەسێک بەڵێ زۆربەی کارەکانی لە چوارگۆشەی یەکەم و سێما بێت، ئەو کەسە لە ژیانیا بەردەوام لە کێشەیە لە گرفتایەوە گەشە ناکە. بەڵێ ئەگەر ئەو کەسە کارەکانی ژیانی لە چوارگۆشەی دووەما بوو کە گرنگن بەڵام بەپەلە نین، یعنی وا بتوانێت تەنزیمی ژیانی خۆی بکە، ئەوم کەسە لە گەشەکردنایە ئەتوانێت پەرە بەخۆی بدە. ئێستا بۆ من بەشدار بۆمان هەیە دێڵە بە هەفتەیە چاکە بم، چۆڵا بە هەفتەیە بەس فێرە بی ئەوگۆڵە گروپەکان بکەیت، ینی چی فێرە بی. ڕاستە تێگەی؟ کابرا تۆ بەڵێ دەدانە ساڵە هیچی نەخوێن، هیچی نەکردووە، کەچی دێ ئەڵێ من بە دوو هەفتە مێشکم تاڵی باشە بێ بمە ئەنیشتین نەوەڵا نابیتە پالەی دراوسێشتە ئەنیشتین. ڕاستە وڵا بۆیە بەڵێ مەسن ئەمە سیستەمێکە تۆ توانی مەسن لی تێبگەی کە باشترکردن نەفسی خۆت، باشترکردنی ژیانی خۆت بزانین لەکوێیە. یەکێک هەموو ڕۆژێت چێکی هەزار نامە بکاتەوە لە نامە و ژیان و وەڵامدانەوە، ئەمە بەدڵی ناتوانێت بەرنامی باتە سەر. یەکێتر لەو کێشانە کەسەکە چیەکە بەرنامەی زۆر مەزبوط دائەنێ، ئەڵێ ئەم هەفتە ئەمانە ئەەکەم، ئەم مانگە ئەمانەکەم، بەس نازانم بەیانی چیەکە. بەڵێ ڕاستە بەرنامەدانی یا بەرنامەی وردەکار و مەزبوط، معنی سەعات ئەوەنە بۆ ئەوە ئەەکەم، ئەوەنە لە ئەوەنە ئەەکەم، ئەوەنە لە ئەوە ناکەم. یخۆ تۆ ڕۆبۆت نیت. وی ئێمە ڕاستە لە جیاتی عەقڵیەتمان چاکەین، دین پلاندا ئەنین، دین بیرکردنەوەی زەخمەکەین، دین شتی لاوەکی زۆرەکەین. ڕاستە باشە چراخە؟ زۆر سپاس مامۆستا لە وەختەکەشم گرتی زۆر سپاس دەکەم باز بۆ تۆ یادارم سۆ دەبینی بێ زۆر سپاس دەکەم بژیت خۆسەن. ئەوە زیزانی کاڵێن لە پۆلی 12 توانی بەشداریکەم. بەڵێ بەڕێزانم کاتێکی زۆر باش، یعنی بەڕاستی وە کۆڵی فراتانەکەوێ. ئەوانەی کە ئەبنە 12، ئەوانەی کە لە 12، ئەوانەی بنە 10، ئەوانە گروپی تایبەتی خوێنێ زۆر ئیسفادە شەکەن بەڕاستی. کەیتر ڕەیان خالیت فەرموو. السلام عليكم باشی مامۆستا. سلام و ڕەحمەت الله سەر چام ڕێیان مامۆستا من باسی خوێندنی ئەم چەند ساڵی خۆم بوو ئەەکەم ئەگە کاتە بێ. مامۆستا من پۆلی 5 بووم، لە پۆلی 5 زۆر زیرەک بووم. باش. باشە ئەم ساڵەکە چەند ساڵێکە لە پۆل 6 مامۆستا باوەڕێکە لایانی بیکردنەوەم زۆر خراپە، لایانی تێگەیشتنم زۆر خراپە. پێشتر کە لە پۆل 5 بوو لە زۆر وانەکان دەرەجەم بەرز بوو، لە بیکاری 99 هەبوو، لە عەرەبی 94. ئەم ساڵەکە بەجددی دێمە سەر کتێبەکان کە بخوێنم، هەل لە بیدایەتەوە سێ چوار و خوێنم ئەکسەر بێزارە بم، خوڵقم نامینێ. مامۆستا ئەمەوێ بزانم ئەم هۆکارانە چین کە ماوان بەسەر هاتووە. ئەو هۆکارانە بە یەک پرسیار و بە یەک وەڵام دیاری ناکرێت. جاری وا هەیە ئەم کەسە گرفتێکی هەیە، وەکوەڵێ ڕەگی هەیە لە ژیانی ئەم کەسەیە. بۆ نمونە تا پۆلی 10 نایەتی بە یەکەم، ئێسش بەردەوام چاوەڕێی یەکەم بوونە لە خۆیەوە، دەوروبەری چاوەڕێی یەکەم بوونێتی لی.
ئەم باڵێ یەکەم بوون و هەستی یەکەم بوون و هەستینە وای لێ کردو کەسێکی کەماڵگەرا بێت. وایە یەکە کەسی کەماڵگەرا دەمە ستانداردی بەرز دائەنێ، شتانی خەیاڵی دائەنێ، شتانی ئەوە دانێ، بۆیە توانای نییە. ئەکرێ کەسی وا هەیە ئێستا بەشدار بووە بۆڵێ من تاوەکو زانکۆش لە ئەوائیلەکان بووم، نەک لە مەکتەبیشە. لە 4م ساڵی زانکۆی چیم پێ نەکراوە، هەر خوێندنم پێ نەکراوە. چکە وایە بەردەوام ئەوێ یەکەم بێ لە ژیانی، من ئەوێت تەواو کێشەکەم بێت. ببوورە مامۆستا قسەت پێ بڕە من کێشەکەم ئەوەیە یان ئێستا دێمە سەر لاپەڕەکان بەجددی لاپەڕێکی پێ ناخوێندرێت کە پێشتر دا ئەنیشتان بەسی نازم دەنگی بسڕە ئۆخ دەنگی لای من نەما. بەڕێزان ئەوانی کە بەڵێ سەد بۆ پۆلی 12 ئەتوانن بەشداریکەن و ئیشەڵا زۆر زۆر ئیسفادەشی لەکەن بۆ پۆلی 12 ئێستا گروپەیە زۆر ئیسفادەشی لەکەن. چۆن بتوانم بیر و باوەڕ غەڵەتەکانی مشکینە ئاگام بگۆڕم بەپێی کەس ئەگۆڕێت. تۆ چ بە بیر و باوەڕێکی غەڵەتت هەیە لە کەسێکە بۆ کەسێک گۆڕێ چەنەکە لەگەڵ ئەمە ئەژیت. کۆمەڵە شتی زۆر هەیە بەڕاستێکی کە ناتوانانی بە قسەیەکی یا بە شتێک بیگۆڕی. ئەمانە پڕۆسەی پێویستە. ئەزیزانم ئەوانەی کە داخل بوون ئەتوان لە گروپەکانی خۆیان لە گروپی خوشکان و برایان ڕێنمایی تەواویان پێدریا لە کەناڵی تایبەتی خۆیان ڕێنایی پێدرێکە کەی دەستکەنوانەکانیان کەی هەڵسەنگاندن و تێستی مێشک ئەکەن. ئەوانە زۆر زۆر ئیشەڵا هەنگاو بە هەنگاو لەگەڵتان ئابین. گروپی ئامادەی و ئەوەی ئێستا ئەزیزانم گروپی ئامادەی ئەوەی تاوەکو ئیمتحانی وزاری لەگەڵیانە ئابن، بەڵام گروپی گشتی تا 8 هەفتە بۆ 10 هەفتە لە خزمەتیانە ئابین. دواتر ترەوە تاوە بەڵام ئەوانی تر تاوەکو وزاری لەگەڵیان ئابن، ئەوانەی کە یعنی تەنانەت بۆ چل ڕۆژەکە ئەمانیش بەرنامەیان هەیە و هاوکاریان نەکری. ئەوانەی کە حیفزی قورئانەکەن دواتر هەر لەگەڵیان ئابن. بەو شێوازە شاری ئاسعەد سلام محەممەد عليكم. علی عەلەیکی سەلام وەرەحمەتوڵڵاه الله. چای مامۆستایان باشی؟ باشی شاریا خان سپاس. مامۆستایان ئەگەر کات هەبێ ئەمە فیدباکێکی خۆم بڵێم هی 3 هەفتە کە پار بەشداریم کرد بۆ ماوەی 3 هەفتە تۆ توانیم بەشداروی بەردەوام ساڵی بکەین. پاری شاریە بەڵێ بەڵێ نەوە مامۆستا تۆزە شتەکە ئاڵۆزە بەس با باسی کەم. فەرموو. مامۆستایان سەرەتا کە بەشداریم کرد تەستێکی 4 کاتژمێریم لەسەر قورئان کرد و توانیم لە 4 کاتژمێرە نزیکەی 3 بەشی یەک لاپەڕە لەبەرکەم. 3 بەشی سێ یەک بەشی لاپەڕی یەک قورئان. لاپەڕە لە 4 کاتژمێر بەڵێ باش. بەڵام لە کۆتاییە ئەلحەمدوللا 3 هەفتە بەردەوام بووم بەڵام بە هۆکارێک نەمتوانی بەردەوام بم لەبەر ئەو 3 هەفتەیە زۆر بە چڕوپڕی ڕاهێنانەکانم کرد و ڕێنمایەکانم جێبەجێ کرد و ئەلحەمدوللا توانیم نزیکەی بە 10 خولەک یەک لاپەڕی قورئان لەبەرکەم و بیڵێمەوە زۆر بەباشی. ماشاءڵڵا لە ماوەی چەندێک لە 3 هەفتەکە گەشتی بەوەنە بەڵام لە چەند دەقا دووباری کەرەوە بە هاوڕێکانە نزیکەی 10 خولەک لە 10 خولەکە یەک لاپەڕە پێشتر 4 کاتژمێر یەک لەسەر 3 بەشی لاپەڕێکی قورئان. سێ بەشی ماشاءڵڵا تەبارەکەڵڵا. ئەمە سەگەنە مە سوودی قورئانەکە بوو من ڕاهێنانەکەم لەسەر قورئان کرد بەڵام جا کە قوتابخانە کراوە بەڕاستی ئەنجامەکانی قوتابخانەشم شۆکی کردم. جارێک لایانی لەبەرکردنم من تااقەتم نەبوو ئەدەبی کوردی لەبەرکەم لە ماڵەوە ڕۆژانە لە کاتی ڕستەکانە مامۆستا ڕۆژوا بوو 4 لاپەڕی پێیان من لە 5 خولەکی ڕستە لە بینیوانەکە ئەوەتە پێشوانەکە هەموو لەبەر کرد و بە جوانی بەدەمە ینی بەدەمی بە مامۆستام ئەوتوانێت و ماشاءڵڵا لە تاقیکردنەوەکانیشە ئەلحەمدوللیلا بە تایبەت ئەدەب هیچ کێشەیەکم نەبوو وەکو یاری گوا بوو بەلامەوە ینی زۆر بە ئاسانی ئەم خوێن بووی تاکە کێشم یەک تۆزەگە ڕێزمانە هەبوو بۆ عەرەبی زۆر زۆر خراپ بووم ئەوە بوو ڕۆژێکیان مامۆستا ئەوە کاریگەرەکەی بۆ دەرکەوت مامۆستا ڕۆژێکیان هەڵی ساندم وتی ئەو بابەتەم بۆ باسکە نزیکەی لاپەڕۆنی وەک بوو بەڵام من خۆم ئامادە نەکردبوو بە هۆکارێک ئیتر مامۆستاوتی ئەوە چەند خولەکێکە پێم ئەگەر توانی لەبەرێکی بۆم بڵێ تۆ نمرەکە و پێم و ئەلحەمدوللیلا بەدڵی خۆی مامۆستا پرسیاری لەکردم هەمووی وەکو خۆی وتوانێ ماشاءڵڵا ئەمە سودەکەی من بوو لەلایەنی لەبەرکردنەوە. ئەنجا مامۆستایان سوودێکی تر کە بە بەڕاستی گروپی خۆم چەند بووی شاریا خان وەڵاهی مامۆستا 15 جی 15 ڕاستە سوودێکی تریان لە لایەنی بیرکردنەوە وەکو وانە زانستیەکان بە تایبەتی بیرکاری یەکێک بوو لە گەورەترین کێشەکانم و خراپترین نمرەم هەبوو لە پۆلیدا
بەڵام لە پۆلی 11 نەونۆم هێنا لەسڵە هەر بەجددی خۆم شۆک بووم کە مامۆستا هاتە پۆلۆ لە قسەکانی تێگەیشتم. ئەنجا ماشاءالله ڕاستەکیان یاری شەترەنج گەورەترین کێشەم هەبوو لەگەڵیا زۆر خراپ بووم لێ هەر نەمەزانی چیە مەسەلە چیە لە شەترەنجە کە دەستم کردەوە پێی هەموو شتێک مەزانی لە شەترەنج هەر خۆم تووشی شۆک بووم. اینجا لایەنێکی تریشیان مامۆستایان من یعنی لە ڕووی کەسایەتیەوە کەسەکانی چواردەورم بە منیان وتگۆڕاوم ئەوە بکە بەڕاستی خۆم هەر حەپەسا بووم نزیکترین هاوڕێم بە منی وت 100% گۆڕاوی. ماشاءالله دەرم لە کاتم نەگرت بێن هەرویستم ئەوە بڵم بۆ کەسانی کە قەلەقن لە بەشداریکردن. زۆر سپاس دەکەم شاریا خان وڵی زۆر دڵخۆش بووم ئەوە دوای ساڵێک ئێستا ئەوانە وتەوە هەر سپاسی وەفاداری ئەمەکداری دەکەین یەخوا نمونەی تۆش زۆر بێ ئینشاءالله و ئینشاءالله هەمیشە پەیامی جوان و ئاستی جوان لێ بین الحەمدولillah دڵخۆش بووم وڵا یەخوا هەمووتان زۆر ئینشاءالله دڵخۆش سپاس بن دەست خۆش بە یەخوا زۆر سپاس عەزیزان سپاسی ئەمەکداریتانەکەم بەڕاستیەکەی خی گەورە نمونەی هەموو لایەکتان زۆر کە ئینشاءالله لە خزمەتانە کەسێکی تر هەڵوێست محەممەد فەرموو کاک هەڵوێست بەڕێزان ئەو کەسانی کە بەشداریان کردووە ئینشاءالله لەوانەکانی ترە لە کەناڵی تایبەتی خۆتانە لینکتان بۆ ئەنێرن کاتی وانەکانتان پێ ئەڵێن تێست وەڵسەنگاندن هەمووی هەنگاو بە هەنگاو لەگەڵتان نابین هەموو ستافەکە هەنگاو بە هەنگاو بابەت بە بابەت لەگەڵتان نابین ینی بێخەم بن و ئەوانەشی وەصلیان نردووە زیزان لە ئاکادیمی خۆیان وەڵامتانە دەنەوە داخلی کەناڵە گروپی تایبەتتانەکەن و ئیشاءالله زۆر سوود دەبینن ئەو کەسانی کە ئەیانەوێت بەشی ئامادەی بەشداریکەن ئەوانە کانڵی تایبەتی خۆیان هەیە بڵێن ئەمانەی من لە بەشی ئامادەی بەشداریکەم ئەوانی تر لە بەشی گشتی بۆ نەبووە لە بەرکنی قورآن یا کەسێکە هەر ئەوێت مێشکی خۆی باشکە ئەوە لە بەشی گشتی کاکەڵە سەر السلام عليكم مامۆستا جان. عەلەیکە سەلام و ڕەحمەتوڵڵا قوربان مامۆستا هەر بە کورتی بووی مەجال هەبێ پرسیاری کە شۆدری من یەکەم جارە بەشداری دەکەم تەبان ئەو قسانەش بووە بۆی جەماعەتی ئەمڕۆ زیاتر لە خەتن وەکو دوێنێ نەبوو وەکو پێرە بڵێن کە یەکەم دەرسمان بوو. بەڵێ ئوستاز جان من بۆ خۆم مامۆستای بیرکاریم تەمەنم ئەو بەرەو 28 ساڵی دەڕۆم. خۆشحاڵی ئەو ماڵ سپاس دەکەم جەزاکەڵڵا مامۆستا جان. جان بەستە غەمە یەک پرسیارە تەبان دوێنێ لە ئەپەکەم بۆ ئاکتیڤ بوو مامۆستاوات هێندێکی گوێم لێگرت کە باسی ژمارەکان دەکات کە دەیکەی بە پیت دوای ئەوە دەیکەی بە وشە و دەیکەی بەوێنە. بەس باشە مامۆستا من مشکلم ئەوەیە کە ئێستاش هەر لەبیرم ماوە ئەوەی دوێنێ نازانم ئێستا خاڵێکی باشە یان خراپەکە من نەویشم هەر لەبیر ناچێتەوە کە دوێنێ ئەوەندەی کە سەیری ڤیدیۆکانم کردووە. بۆچی لەبیر ناچێتەوە بۆ ئەوانت لەبیر نەچوویەوە مەبەستم یعنی ئێستا تۆ کە ڕقمێکی دوورێژە بەماوەی کاتی لەبەری دەکەی خۆتەوە تا ناتوێت سەیڤەکەی لەناو مێشکتدا میمۆڕایزێکیەوە نییە بەڵام فۆکەسم زۆرە لەسەری یعنی تەوان تاست بەشداری ئەو دەرەم نەکرد بۆیە بەشدارم یعنی ڕاستی دەمێ بۆ قوڕان لەبەرکردن و ئەوانە زیاتر بزانم ئیسفادی لێ بکەم بەڵام نازانم ئێستاوە خاڵێکی باشیان خراپە کە من یعنی ئەگەر شتێک وای کاتیش تۆزێک فۆکەسی بخەمە سەر لە زاکیرمدا دەمێنێتەوە و خاڵێکی باش مامۆستایان نازانم. بێگومان ماوە ساڵوێزگیان ئەوەی تۆ جەنابەت بەڵێ هەم تەرکیز و کردووە بەڵێ ئەوش تەکنیکێک بەکارهێناوە بۆ ئەوی ئەو شتە بمێنێتەوە وە زیاتر لەوە تۆ ویستت بووە کە لەبیر و بمێنێتەوە ڕاست ئەوەی سفادی زۆرە جار لەوە باشتر چی هەیە باش یعنی وەڵای لە خۆڕدەم گوتم عینی مەسەلە چیە مەسەلەیە فۆکەسم زۆریان بڵین لە بەرەوەی بیرکاریم خوێندووە تا ڕادێکان سعیم کرد بێ مشکم پرسیاری زعز و قورسم هەل وە هەر کردبێ شتێک ئەزانی چۆن ئێمە بەس جۆرەها ماوەستا بوورم مەوەستم چ بێ سەبوون نەکایستاەوەی کە دوێنێ ئەو ژمارە هەم لە بەرکرد ئێستا هیچ سوودی نیە خۆ من ژمارەکە بۆ ئەمڕۆ بۆ دوێنێ ڕەنگە سوودی هەبوو بێ بۆ ماوەی کاتی بەس ئەمڕۆ سوودی نیە ئەوە زەرەتمان چۆن دەڵێ زاکرمان پڕ ناکە زەرتمان لێ نادا ینی کە ئەو شتانم لەبیر بمێنێ. نەمامۆساگیان ئێمە هەر بەڵێ شتێک داخلی مێشکی ئینسان بێ هەرگیز دەرناچێت لە بیر ناچێتەوە مەگەر خۆی بەڵێ ئیمالی بکە ئیتر ژمارەیە ناوە ئاەتە هەر شتێکی تر ئێمە جۆرەها ڕاهێنانتان پێەکەین بەڵێ جۆرەها شێواز ئەمجا بۆ ئێمە دوو جۆر لەبەرکردنمانەیە چی ژمارە چی دەق هەر شتێک بێت لەبەرکردنێکی بۆ ڕاهێنانە کە تۆ کاتە لەبەرێکی دواتە لە بیرتەچێتەوە لەبەرکردێتمانەیە بۆ مانەوەی ڕاست ئەتوێ بمێنێتەوە ئەوەش ڕێگا و تەکنیک و بابەتی خۆی هەیە ئینشاڵڵا دواتر هەنگاو مەبەستم چی بوو تێدەگەم بەس مەسەوە بۆ ئەوش ئەو شتانەی کە لەبەر دەکەین کە بمایش کاتی ئەگەویش بوون هەر بمێنێتەوە بۆن فۆکەسم نوعەکە لە بیرم ناچێتەوە یعنی شتێکی زیاد نابێت لە مێشکماندا بڵێن نابێتە مشکلە.
بەعکسەوە ئەبێتە هۆکاری ئەوەی مێشکت دەوڵەمەند بێت مێشکی مرۆڤ بەڵ بەر- تا تۆ شتیت پێ بدەی ئەو بەردەوام لە فراوان بوونایە کە پێویستی شەوا بێت شڵە لەوانەکان نای خوێنین لە نیۆرۆپلاستیسیتی و هیپۆکامپۆس و ئەوانە تۆ بەردەوام پێویستە بۆ ئەوی مێش دەوڵەمەکەی وەگەرنا مێشکە پوکێتەوە سە ڕاست بۆ نمونە تۆ مرۆڤێ بێنە با بڵین ڕۆژانە با بڵین پێویستی بە 2 کیلۆ شتە بیخوا تۆ ڕۆژی 100 گرام شتی پێ بدە چی لێ دێم کەسە پوکێتەوە زعیف دەبێت ڕاستە زعیفە پوکێتەوە ڕاست ڕەنگە ببریت هیچی ڕاست نامێنێتەوە و مێشکی ئینسانی ژوایە تۆ بەڵ تاوەکو شتی پێ بدەی باشترە اینجا مێشک وەکو لاشە نییە بڵێ وەڵام من خواردنی زیاترم پێدایکە تووشی قەڵەو بوونەوەنە بێ نەخێ تا ئیسا بۆ عالمی وە ئەبینیت کابرەتەمەی 9 ساڵە داهێنان لە فیزیاکە داهێنان لە ڕاست شریعەتە شتی زۆر زۆر جوانەکە ئیبداعی زۆر گەورەکە بەهۆی ئەو زانێرێنەی بەردەوام وەرێگری و ئەپدەیتەکە ڕاستە زۆر باش ماسی جەمبەکات نەگرم وڵارەوە پرسیارم هەبوو ئەمڕۆ ئینشەڵا لەگەڵشمان ئینشاڵڵا بەردەوام دەبین ئینشەڵا سوود لێ دەبین مامۆستا جان زۆر سپاس دەخوای گەورە بگورە خۆشحاڵم دەست خۆش بێت ماوەستاکیان جەزاکەڵڵا سەرچاوەکان سپاس وەجزاکم الله ئەهلەن و مەرحەبا کامی باشترە گشتیان ئامادەی حەنان خان ئەگەر بەشی ئامادەی و گشتی ئەگەر تۆ تەلەبەی 10 و 11 و 12 بێگومان ئامادەی باشتر باشە ئیتر ئەگەر کەسێکە ئەوێت تەلەبەی زانکۆ پەیمانگایە توانێت بەشداری بەشی زانکۆی پەیمانگەکان کە ئەوانەشەی ینی ئێمە جۆرەها بەشەیە زۆر باش کۆمەڵی پرسیاری زۆر تەنات وازیزانم ماوەسە من بەشدار بووی چالاکردەوە من زۆر دەمێکە گروپی سێەم خوا بەخێر بێنەوە گروپی سێم ئەوە هیچ هەرچەند سوودی باسکەم فیدباک بڵێم کەمە بەڵام پرسیارێکم هەبوو ئەم ساڵ دەچووی 11 و ساڵێکی تر پۆلی 12 زۆرم حەز کرد دوبارە بەشداری کەم بە بۆنی ئەوەی متمانی منتان بەدەستێناوە سپاس بۆخوا سپاس بۆ زێنابیستان بەڵام بەڕای توایە بەشداری گروپی تازە بکەم بە تایبەت پۆلی 12 هەمی داهاتوو یاخود بەشداری پێشکەوتوو بکەم وڵای ئەگەر ئەتوانی بەشداری ئەوە بکەی کە لەگەڵ دوانزەکانە ئەوە بکەی زۆر زۆر ئیسفادەی لەکەی ئەتوانی ئەمە بەشداریکەیتەوە بۆ بەشی ئامادەی بخوێنیت بۆ بەشی چالاکردنەوە پێشکەوتەکەش زۆر ئیسفادەی لەکەی بۆی دواتر ببیتە ئەندام لە تۆڕی ئاوات ئەکادیمی ببیتە ئەندام شتانی ئیسفادە لەوە شکەی بەڕاستێکی بەشی پێشکەوتەکە حازرە چالاکردنەوەشەوە دەست پێکەی ترە کامێکیان بێ سەیری خۆت کە ڕەنگە تۆ پێویست بەوە بێ جاتە ڕاهێناکێتەوە کۆمەڵشتی نوێفێبی ئەوش سفادەی زۆر باشی لێکی بۆ کیمیا فیزیا سوودی لێ بینیت ئەگەر بەشداری بەشی ئامادەیەکە بکەی بەڵێ لەوێ پێتاڵێن چۆنە بابەتانش بخوێنیت سەلام عەلیکە سەلام ماوەسا من پرسیارکەم بۆچی خەشتێک ئەەکەم گەر بۆ کەسێکی باسکەم یان کەسانی تر بزان واز دەهێنم لە کاتێکدا من بۆ خۆم ئەنجامێدەم بەڵام لە کەسانی تر ئەزانن بێزار ئەبم لێی ئەو کارە چارەسەری چییە لە ڕاستیەوە بە حاڵتێکی دەرونیە لە خۆتە هینی ئەەکەیت دروستیەکەی زۆر جار ئەو شتێک کە تۆ ئەتەوێ ئەنجامی بدەی کە ئەتەوێ ئەنجامی بدەی زۆر گڕوتین تەیە بۆ ئەنجامدانی بۆیە مێشکی تۆ تامەزرۆیە بۆ ئەنجامدانی ئەو شتە باشە تامەزرۆیە بۆ ئەنجامدانی ئەو شتە بەڵام کاتێک لە لای خەڵکی باسی ئەەکەیت مێشک وا هەستەکە تۆ شتەکە ئەنجام داوە بۆیە تامەزرۆیەکەی نامێنێ و هەست بە ساردبوونەوەیەکەکی و ئەگەر تۆ وا بکەیتە دەست بکەی بە جێبەجێکردنی خۆت دەست بکەی بە جێبەجێکردنی دواتر چەند هاوڕێک بدۆستەوە کە هەمان کار ئەنجام بدن خەریکی ئەو شتانە بن سەرکی بەیەکەوە زۆر زۆر شتەکە ئەچنە پێشەوە ینی بۆ نمونە تۆ فێری زمانێکە بیان قورآن لەبەرەکە یا شتێکی تر سەری کۆمەڵێک هاوڕێت هەیە ئەوانش ئەوواکە باشە مەڵە هاوڕێیان یاڵا ئێستا دەستکەین لە بەرکردنی قورآن یاڵە با بڵێ منافەسە بکەین بزانین کێمان ئەم هەفتە ئەم جوزئە پێشەمووی تەخۆکە ئەکەونە منافەسەیەکەوە باشە بەڵام مەڵێم من تا هەفتە تا کۆتاییم هەفتە هەموو جوزئەکەم لەبەر کردویان لەبەر یەکەم تۆ هیچت نەکردووە و بەوان و بە خۆتیش وت من ئەیکەم
بڵێ یاڵە بابیکەین کێ لەگەڵ مائیکە لە منافەسەکردن مێشک سیستەمی پاداش بەکارەهێنێ بەردەوام بەڵام لە هەواڵدان و خەبەردان یەکسەر پاداشتی خۆی وەرگرتووە بۆیە بابەتی بەلاوە گرنگ نامێنێ لا إله إلا الله ئەزیزانم با کەسێکی تر وەرگرمە خزمەتانە محەممەد عەلی فەرموو السلام عليكم ماوسا عەلەیکە سەلام کاک محەممەد گیان ماوسا عفوا پرسیارێک من برادری تاوان پێشتر بەشداری کردی لەگەڵتانە ئیسە کە باس تەمرینەکانم بۆەکە هە لە خۆم ینی تەماڵی ئەم گرێت مامۆسا لە تەمرینەکانە لە ئێستاوە ترساوم ئامۆژگاری چییە بۆم ئایا ینی تەمرینەکان ئاسانە و کاندی زۆرەوێت یان نە ئەو هاوڕێت بەشداربی گروپی چەنە وابزان 23 کێشەی چییە کێشە چییە ینی ینی کاتێ باس تەمرینەکانم بۆات ماوەسا ئێ تەماڵی ئەم گرێت بۆ ئەڵێ ماڵە بە من ناکرێت و قورسە هۆشتانە ئەوەی کە گەل نیشانەکانی ترس هەنە نیشانە هەیە لە مرۆڤە بۆ نمونە من یەکی لە نیشانە جەستەیەکانم کە ئەترسم لە شتێک بۆ نە کتێبەکە گرم بەدەستمەوە خەوم دی ئەمە نیشانەی ترسە من واستەکەم خەوم دی ئەم نازانم بۆ خەوم دی لە خۆمەوە یەکێتر لە نیشانەکانی ترس لە خۆمەوە بێزارە بم مەسەرەن بەڵێن کاکە با بڕۆین بۆ سەفەر وەڵا باشی بەیانەکەی لە خۆتەوە وەڵام بێزارم جەوم لێ نایە با بڕۆین بەشداریە دەورەکە وڵات تااقەتم نییە لە خۆم بێزارم نایکەم ئەمە نیشانەی ترسە با بڕۆین بۆ نمونە ئەو ڕاهێنانە بکەین مێشک ئەڵێ بەخوا تااقەتم نیە لە خۆمەوە لاشە ئەڵێ نازانم گیان بە قسەم ناکە ئەمانە ترس تێگەی ئێمە ترس لە خولەکەی شەڵا باسەکەین بۆتان پێنج جۆر ترسی سەرەکیمانەیە سنتەریمانەیە وە کۆمەڵە تەکنیک و ڕێگا لە کەمەوە دەست پێەکەین تۆ کاک محەممەد پیاوێک لە شتی کەمەوە توانێ بەس شتی زۆر ئێمە ناڵێن کاکەڵات تۆ ئەوەنە ڕاهێنە ئەوە نەبکە وەکۆ لە کۆمەڵە شتی بچووک و کەمەوە دەست پێەکەیت وە تۆ بەرپرسی خۆتی کاک محەممەدیان تۆ بەرپرسی هاوڕێت نیت تو علاقی هاوڕێت نییە بەڕاستێکی لە ژیانە کوردەوارە ئەڵە کاکەر کەسە بە قەبری خۆی تێگەی تۆ برسیت بێ کاک محەممەد لە خۆت وڵێ وەڵام من بێتاقەتم بەخوا نازانم چۆن نانخۆم لە خۆمەوە ترسم نانخۆم نەخێن پێویستی برسیم بێ وەڵا بێ کیلۆمەتر 2 کیلۆمەتر ڕێ بکەین نان نییە نەماوە وەڵا بێ 2 کیلۆمەتر بڕۆیت تاقەتم نییە ترسم چییە کەیفی خۆی تر کەسێک چۆن قسەکە خی گەورە فەرمێ فەلا تەخافوهم وخافوني إن كنتم مؤمنين لەوان مەترسن لە من بترسن دایمە ترس میکانیزمێکەوە لە ئینسانەکە ئەو شتە نەکات ئەی دژەکەی چی بکە کاک محەممەد دژەکەی چی بکەین ینی مامۆساهانی خۆمان بدەین و وەکو خۆت داگەر نە بەهاندان چاک نابێ ماڵە ینی مامۆستا بەردەوامی هەوڵدان نە تۆ ترسی شتەکە بکەیت چۆن بەردەوام بی لەسەری کاک محەممەد ڕۆژ شتەکە ئەنجامەدا بۆ نمونە کاک محەممەدە ترسێ نوێشکە هەڵێ بەخوا تاقەت من چۆن دەستکەمە نوێژ تاقەتم نیازم چۆن کتێب خوێنمەوە هەڵەس یەکسە نوێژەکەیەک هەڵسە کتێبەکە خوێنێتەوە جۆرا تەکنیکمان بۆ تەکنیکی دوو خولەکی ئەڵێ هەر شتێک کەمتر لە دوو خولەکی پێچێت تۆ دەستکە ئەنجامدانی کۆمەڵە تەکنیک دواتر باسەکەین لە خولەکە بۆتان کە بۆ چارەسەری تەماڵی و دواخستن و ترس و ئەمانەتی نەبێت ئەگەر ئەو هاوڕێت ئەوش بە ئەوانە جێبەجێکە ئەو کێشانی نییە ئەو کێشانی کەمە بێتەوە ناڵێم نایمینێ کەمە بێتەوە تێگەی بۆیە تۆ کۆمەڵە شت بکە دواتر هاوکاری هاوڕێکانیش بکەیت بڵێ وەڵایی من محەممەد پێشتر ئەترسام تەمەڵیم بوو بێتاقەت بووم ئەمە من بوو ئێستا محەممەد شتەکان ئەنجامەدا تێگەی مەسەرەن خۆی ئەڵێ گۆڕینی ناسنامە گۆڕی ناسنامە چییە کاک محەممەد ئەڵێ مەڵێ من شەکر ناخۆم مەڵێ مە شەکر خراپە من شەکر ناخۆم ئەی بڵێم چی من شەکر نەخۆرم من شەکرم واز لێ هێنا بوو
یعنی ئەڵێ وا باسی خۆکە کە ئێستا تۆ ئەو شتە ناکەی نەک ناتەوێ بیکەی سە بۆ نمونە تۆ ئەڵێ وەڵام من ئەمەی ڕاهێنان کە مەسە ترسم نازانم چۆن ئەبێ بڵێ ئەترسام لە ڕاهێنان بەخوا زۆر بێتاقەتە بووم بەدەست ئەو ڕاهێنانەوە ئاوە ئێستا خەریکە ڕاهێنانم ڕاهێنانەکان خەریکە ئەەکەم تێگەی بەڵێ ماوەستا هەما علیگەن تەواوە تەواو ماوەستا زۆر جوانە سپۆش بێ هەر بژیت برا گەورەکە سپاس دەکەم ماوەستا گیان بارەکەڵڵا بێ وەفیکم بارەکەڵڵا زۆر باشە دەست سوور کاکەمە هاوار ڕەفیق فەرموو بەڕێزان ئەوانەی ئەوانە بەشداریکە نامێک بۆ ئەکادیمیا لە کۆمنتا بینووسن ئینشاءڵڵا و کاریتانەکەن بۆ بەشداریکردن دواتریش لە هەر گروپی ئامادەی یا گشتی لەوێ شەر هاکاریتانەکەم بچنە بەر چ بەشێ و چل ئینەکەەوە هاوار ڕەفیق فەرموو شەوتان باش مامۆستاکیانم کاتێ ئەو باش هەموو کاتێکە باش کاکاوەریان سەر چاوەکان ببوورە لەوا چێنۆرە بڕیشم کردی بێ لە هاوڕێیان بەس ئیستا هاتم وڵا نیێڕۆ لە ئینستاگرام بڵاو کردبوو جوێنم کرد بتم بە زۆر خێرا چاک بچم سپاس دەکەم مامۆستا ژیان لە ڕاستیا من یەکەمین جارەیەمە ئەم زوومە دوور و نزیک شتێکی سەتایی ئەزانم لەسەر خولەکان باشە بەڵام لە ڕاستیە پێم خۆشە بزانم ئەم خولە بۆ شێ ئەبێت و بۆ شێ نابێت ینی چونکە هیچ زانیاریم لەسەری نیەوە ڕاست لەوانەیە بۆ تۆ ناڕەحەت بێت وەزێ بوورە بەڵام بۆ من لە سەرەتایە خزمەتم نەوەڵا براکیان تۆ لە خزمەتم جەنابەت کاکاوەریان خولی چالاکردنەوەی مێشک بەڵێ ئینسانێکە ئەیانەوێت وەکو چۆن ئاڵێ لاشەم تەمەڵ بووە و تااقەتی نەماوە و بێهێز و ئەمانە بووە لاواز بووە مێشکی شەروەهایە کەسێک شتی زۆر لە بیرەچێتەوە وە درەنگشت لەبەرەکە یاخۆ زوو لە بیرەچێتەوە ناوی لە بیرەچێ شوێنی لە بیرەچێ ئاەت و قورآانی لە بیرەچێ کتێبە خوێنێتەوە لە بەسەر بۆ سەر هەر نازانێ باسی چی کردووە تەلەبەیە تا شتێکە خوێنێ 3 سەعاتە بەڵام کەسێتر سێرەکە 20 دقی پێچێ وەحاصل هەستەکات مێشکی بەرەو دوایە هەستەکە لە بیرچوونەوەی زیاتر هەستەکات لۆمەکردنی بەهۆی مێشکەوە زۆرتر بۆ لە خۆی ئەمانەی هەیە ئەم خولە لە ماوەی 8 بۆ 10 هەفتە ئیشەکە لەسەرەوەی مێشکی ئەم کەسە 10 هێندە 15 هێندە 20 هێندە زیاتر بێتەوە ئیتر بتوانێت قورئان باشتر لە بەرکا و درەنگتر لە بیری بچێتەوە بتوانێت خوێندنی مەکتەبی خێراتر و باشتر وەربگرێت درەنگتر بابەتەکانی لێ بێ بچێتەوە باشتر زاڵ بێ بەسەریا و هەر کەسێک وتر بە پێی شتێک ئەوێ باشتری کانی ئیسفادەی لێ بکە تەنازەم تۆش چیتەوێت لە کام لەمانەیە با خزمەتێک کاکەوەرکێن ئەفو مامۆستاژیان لە ڕاستیە مامۆستا کەم تا زۆرێک ئەو خاڵانی کە باسیەکەی دەیانی ئیجابیەکەی و سلبیەکەی لە منە هەیە بەڵام من وەکو خودی خۆم لە زۆر شتا لە زۆر هەنیە شتا باشم بۆ نمونە یەشێکم لەوانەی کە تەشیزم زۆر بەخواتە ینی تەرکیز بۆ مەسەر شتێک لەبیرم ناچێتەوە ینی کەسێکی هەستیارم بۆ شتانە زۆر وەستیارم بەڵام وەکو مەسلەی خوێندن زۆری حەزلی ئەەکەم بە تایبەت فێربوونی زمان بەڵام بۆ نمونە ئەچمە سەر پێیجێک بۆ ئەوەی بە تایبەتی زۆر پەیجێ مەسەرەن کە سێرەکەم بابەتەکان دڵخوازی خۆم 5 دقه سێری ئەەکەم ژێ لەگەرم سوورش ئەزانم کە ئەگەر لەگەڵ یا بڕۆم ئیسفادەی لەکەم بەس ناحە دەرونێکە فشارم بوێنە تااقەتم لێچێ و ئەڕۆم بەجێ هێڵم هۆکارەکەشی نازانم بووە زۆر بیرەکەم و جاری وایە دانیش بەڵم باشە من بۆچی وام یانی بۆچی ئەم فشار دەرونیم بوێت هۆکارەکەی نازانم نادیارە ڕاستە وەڵا قوربانگیان ئێستا شتێک هەیە لە 2024 زانکۆ ئۆکسفۆرد وتی ئێمە وشەیەکی نوێمان ئێستا داناوە بە لە زمان ئینگلیزیە بە ناوی برۆین ڕوت مەتە گەنینی مێشک گەنینی مێشک لە چیەوە دروستە بێ لە بەکارهێنانی زۆری سۆشیال میدیا و تەکنۆلۆجیە بۆ ئەو شتانەی کە خێرا و ڕووکەشین سەریع و سەطحی خێرا و ڕووکەش یعنی بۆ نمونە بزەبێت وەکو جەنابەوە فەرمی
تۆ زۆر حەزت لە شتێکەوە پێویستەوە گرنگە بەڵام ناتوانین 2-3 دقەش بەسەری بمێنیتەوە تەنانەت ئەڵە 30 چرکەت ناتوانێت کەسێ بۆ ئێستا بۆ نمونە شەریکات و ڕکلامەکان یەک دنیا تەکنیک و دەنگ و ئیدیت و زینێکن بۆی 40-50 چرکە تۆ لەسەر ڤیدیۆ بمێنیتەوە وەگەرنا ئەڕۆی لەسەری دانێکی تر دانێکی تر مێشک تووشی گەنین دێت ئەم گەنینە تووشی لە بیرچوونەوە خێرایەکە نەمانی تااقەت و حوسەڵەیەەکە هیچ تااقەتێکی نامێنێ بۆ ئەوی ئیشێک تەواوکە جارێت تااقەتی نامێن لەگەڵ برادرەکان ڕکاکە بڕۆنێت جەوێک شوێنێک بنکەیت تااقەتی خەریکێڵی بەوازم نەبێنە چکە بۆ مێشکی فێری پاداشتی خێرا بوو پۆستەکە خوێنێتەوە دانێکی تر خوێنێتەوە دانێکی تر وەرەگرێت دانێکی تر هەمووشی وروژاندنە ئەمە نەکوژرا ئەوە نەوا کرد ئەو خەبەرە هات ئەوە ڕۆدا ئەوە ئیتر تۆش چاوەڕێکی بزانین پۆستی دواتر چییە ڤیدیۆی دواتر چیە ئەی مۆزوعی دواتر چییە مێشک وڕ ئەبێ سەرێکە دەیان سەعات ئەڕات وڕ بوو هیچی دەست نەکەوتووە بەس مێشکی پاداشتی ئەو شتە خێرایانەیەەکە اینجا کەسەکە وارێ دێ ناتوانێت چاوەڕێ شتێ بکات کە بۆ نمونەوەکو خۆ فەرمووت 10 دقە بە دیاریەوە دابنیشێ بۆ نمونە ئەڵێ من ئەمەوێ 6 مانگ خەریکی ئەم شتە بم 4 مانگ خەریکی ئەم شتە بم بەسڵە تااقەتم نییە خۆی 4 مانگکارە ڕوا بەس لە ناوە مێشکی ئەم تااقەتی نی ئیتر ئێمە کۆمەڵی ئیش لەسەر ئەم شتانەکەین کە ئەم کەسە چۆن تەرکیز و تااقەت و توانای بمانەوەشی بمێنێ لەسەر شتێک ئەمە خۆی بزەبت پێوتێت تەرکیز کە کەسێ بتوانێت کتێب بخوێنێتەوە ئەمە کۆمەڵێک تەکنیکی جۆراوجۆرمان هەیە لە خولەکانە ئێستا کە یارمەتیدا لەم گەنینی مێشکەش بەڕاستێکی دەرچی یادارم وەڵامدا پێیتەوە کاکاوەرگیان ژیا سۆران فەرموو ژیا سۆران کۆتا کەس فەرموو مامۆستاگیان عەلەیکی سەلام سەر چۆن مامۆستا دوو پرسیارم هەیە فەرموو یەکەم پرسیار من مشکم نە ئەدەبیە نە عیلمی نازانم لێرە چ بکەم بچمە کام بەشەوە شتی وەمان نییە بە ناوی مێشکی ئەدەبی مێشکی علمی ئەخە نا من توانای لەبەرکردنم نییە نازانم بچمە کامیان لە بیرکاریشتا کەمێک خراپم هەردووشیان پێویستی بە فێربوون و بە باشکردنە بۆ نمونە توانای لە بیرکاریە خراپە کەسەکە ڕوا بنچینەکانی بیرکاری فێرەبێ هەر یەک مانگ مامۆسایەکی تایبەت هاوڕێ شتێک کەسێک بگرە بنچینەکانی بیرکاری فێر بکە لە بیرکاری ئەم شتە مەسەل حسابیانە باشەوی لە توانای وەرگرتن و بەبیر هاتنەوە و ئەم شتانش ئەتوانی کورسێکی وا وەرگری زۆر باشە بیتەوە ترەوە کاتە تۆ بەدڵی خۆتە چیتەکامیان تازە بۆلی نۆ تەواو کردووە بەڵێ مامۆستا دەرەچم بۆدا مێشک ئەتوانی چاکی بکەی یعنی کەسێکەڵێ لە فیزیا خراپم لە فیزیا خراپ نییە بەڵکو نازانێت چۆن لە فیزیا باش بێ وەگەر بتوانێت بنچینە و ئەساسیاتی فیزیا فێر بێت ئەو کاتریشی فێرە بێت فەرمووژ یاخەن مامۆستا یان پرسیاری دووەمیش ئەوەیە من ناتوانم هیچ شتێک لەبەر بکەم یعنی هەر بە چاو خوێندنەوە ئەتوانم شت بخوێنەوە بەس ناتوانم هیچ شتێک لەبەر بکەم ناتوانی یان ناتەوێ ناتوانم لە ڕاستیە توانە دروست دەکری تێگەی مێشکی ئینسان خواوا وا دروستی کردووە کە توانای فێربوون و لەبەرکردنی هەبێ بەڵام ئێمە ڕاهێنانی پێناکەن و ڕێگە دروستەکە بەکار ناهێنی ئەگەر نا زۆر زۆژی باشە بیت یعنی ئیشەڵا ئەگەر سوز ببینم باشە بم ئەگەر چی؟ باشە بم نانی ئەخر چۆن باشەوی تۆ چ بەرنامە و پلانێک هەیە بۆی باش بی یعنی بەم هینا بام خولە بەم خولە بەڵێ ئەگەر بەشداری خولەکە بکەیت بەڵێ ئیشەڵا بەشداریەکەم بەڵێ تەنها بەشداریکردن تۆ باش ناکات ئەی چی تۆ باش دەکات
جددی بوون و ڕاهێنانکردن بەڵێ زۆر باش تاکە نەک باشە بیت پشت بەخوا بەڵێ مامۆستاگیان دەست چاو خۆش بە دەسوشاوی تۆش خۆش بێش یاخە سەرکەوتو بێخۆ بەڕێزان زۆر زۆر سپاسانەکەم زۆر خۆشحاڵ بم لە خزمەتانە ببورن کە نەمتوانی بێ وەڵامی هەموو پرسیارەکانتان بمەوە بەڵام بە پرسیارانی کە ئێوە هەتانە ئینشاءالله ئێمە لە درێژەدان لە خولەکەیە لە خزمەتانە بم وەڵامی تانەدەینەوە ئینشاءالله و لە بەردەوام لە کەناڵەکانیش جۆرەها شتتان لە خزمەتانە باستانەکەین زۆر زۆر سپاسانەکەم عەزیزانم کاتێکی خۆش ئەمانتی خوای گەورە بن خواتان لەگەڵ بێ. سەلام عەلیکوم.